بناوی خواهی بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانمان لە هەرجێگەیەکەن دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءالله و دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک. خۆشەویستانمان لە بەرنامەیەکی نوێی گوڵستان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. لە خوای گەورە دەپاڕینەوە کە تاعەت و ڕۆژووی ئێمەش و ئێوەش قوڵ بێت ئینشاءالله و عیبادەت و پرچەکانتان پڕ بێ لە خێر و بەرەکەت و ئەم کاتە زێڕینانەی کە هەن لە ماگە پیرۆزەدا بە فیڕۆیان نەدەین و بەردەوامی لە عیبادەت و لە پرچەکان و لە خزمەتی قورآنی پیرۆز. خۆشەویستانمان لە بەرنامەی گوڵستان ئەمڕۆژ لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. ڕۆژی ڕابردوو هەردوو هاوکارم کاکداناوە کاک شێخ فاتح زۆر نەخۆش بوون ئەمڕۆ لەبەر نەخۆشی ئەو پەتایی کەیان بوو نەیانتوانی لەگەڵمدا بەشدار بن. پێم وایە بێت ئەمڕۆ پێشکەشکارێکی دیکە لەگەڵ من بەرنامەکە پێشکەش دەکەین. نازانم کێ دواتر بڕیارە بێت و گفتوگۆی لەگەڵ بکەم و بەرنامەیەکی نوێی گوڵستانتان پێشکەش بکەین. خۆشەویستانم لەو تەورانی کە ئەمڕۆ پێشکەشتان دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە سزا و دەرەنجامەکانی ستەمکردن دەکەین. دەزانین کە ستەمکردن تاوانێکی گەورەیە لای خۆی باڵادەست و خۆی باڵادەست سزای توندی بۆ ئەو کەسە داناوە کە بەشێکی زۆری لەم دنیاەوە بەشی هەر زۆریشی لە ڕۆژی دواییدا لەو کەسەی کە ستەم دەکات لەو کەسێک کە زوڵم دەکات چ لە دەوروبەری خۆی بێت چ لە خودی خۆی بێت. هەندێک جار کەس هەیە لە خودی خۆی زوڵم و ستەم دەکات یاخودەوە تا سەرکردەیەکە سەرۆکێکە زوڵم و ستەم لە میلەتەکەی دەکات. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا بۆ پێی کە ساڵیادی بردومانی هەڵەبجە بەچەکی کیمیایە کە 37 ساڵ تێدەپەڕێ بەسەر ئەو ڕوودا و دڵتەزێنەدا کە زیاتر لە 5,000 ڕۆڵەی ئەم نیشتیمانە لەو شارەدا شەهید بوون. شاید حاڵێک لەو تەوەرەیەدا میوانمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەم سەبارەت بە ڕووداوەکانی ئەو کاتە و بۆ پێی کە بەڕێزیشیان شاید حاڵ بوون و یەکێکە لە بریندارانی چەکی کیمیایی. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا بابەتێکی تەندروستیمان بۆ ئێوەی ئازوو خۆشەویست هەڵبژاردووە. بابەتێکی گرنگە باز لە هەڵوەرینی قژ دەکەین زانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە و بۆچی زۆرێگەن کە لە تەمەنێکی کەمیشدا زۆرجار قژیان هەڵدەوەرێت و نیشانەکانی چین و گرنگترین ڕێنمایەکان چین بۆی کە پارێزگاری لە قژمان بکەین بۆی کە هەڵنەوەرێت یاخودەوانەشی کاڵوەرێت زیاتر هەڵنەوەرێت و ئایا هیچ ڕێگە چارێکەیە کە قژ بە بەهێزی بهێڵێتەوە. دواتر لەگەڵ میوانەکەم گفتوگۆی ئەم بابەتە دەکەم. دەچمە لای شێف شێف سڵای خوا لێبێ ئەمڕۆ چیت ئامادە کردووە؟ برنجێکی کوردی دۆلفیسی لێنی بە هەمان شێوەڕە منافەسەیە ئەویش هەر بە برنجێکی کوردی جوانی دۆلفیسیە کە لە بەرهەمەکانی دۆلفیسینە بەڕاستی زۆر جوانە. ئەمڕۆ خۆشم لێرا مێنمەوە برادران دوای شێف دەدواتە جەمەلات حتمەن زۆرێک باس لەوەکەن کە ئەم برنجانەی کە هەن هەمووی تقریبەن لە یەکە چێشتی و ئەبێت شێف هانە بەڵێ هانە لێکەچن لە برنجەکانە بەڵام فەرقیان هەیە هانە دەنکی گەورە دەنکی بچووکە شانە زۆر پیسە. وتە زەڵاتەش دروستەکەوانە بەڵە زەڵاتێکش دروستەکەین و شەربەتێکی مێوژیشمان ڕازانۆتەوە هەر شەربەتی خاڵقیە بەڵام بە میوە ئیشەڵای و ژەڕازێنینە و شەربەتێکی جوان دروستەکەین. زۆر باشە دەست چاو خۆش بێ خاستەکەم وابزانم هاوکاران پێم دەڵێن هاوکارم مامۆستا سالار ئامادە ئەمڕۆ لەگەڵما بێت چیان لێرەیە بزانین. مامۆستایان سەلام عەلەیکوم. ئەی سەلام عەلەیک کاکە دانیال باشکر دەم و باسان ترسی باش حاڵتان لێرە پێت پیان وتیان مامۆستا سالارە وتم بەزانم هەم میوانم هەم پێشکەشکاریش خۆ بەخێر بێ میوانم لە بەرەوەی یەکەم جارمە دێمەم پرۆگرامەوە خۆ بەخێر بێ مامۆستای خەبێ من لەشتان ساغ بێ برانی پشتی کامێرە سڵاوتان لەبێ لەشتان ساغ شێفژیان لەش ساغ بێ بینەرانی عەزیز سڵای خوای گەورەتان لێبێت هیوادارم هەمیشە ڕۆژ و تاعەتی گشتلایە قوبوڵ بێ و بەلەش ساغی ئەم مانگە کە نیوەیمان بەڕێ کردووە و ئەو نیوەی کە ماویشە بەلەش ساغی و تەندروستێکی باش بەڕێ بکەین. مامۆستا سالار بینەری ئەم بەرنامەی ئەمە بوویت کاتی هەبوو ینی تەمان تاکە بەرنامە بوو لە مانگی ڕەمەزانە من ئەم ساڵ بە تەواوی بینەرتان بوو. ساڵانی تر بەهۆی مەشغوڵی و ئەوەوە ئەم ساڵ کەمێک مەشغوڵیمان کەمتر بوو دووش بەڕاستی لە ڕووی فەنی و هونەری و ئەدا و لەشیەوە ساغ بێ و خودی تەوەرەکانتان و ئەوانە
بەڕاستی سەرنجی ڕاکێشاوە سەلامەتی مامۆستا خۆشحاڵیشم کە ئەمڕۆ تەمان دیوێکی ینی خۆشحاڵیش نیم لەوەی کە من لە بری کاک شێخ و کاکدانە وتیان بیستم نەخۆش بریا لە شتاق بوونایە و من نەهاتمە بەسیتر ئەوەش تاقیکردنەوەی خۆی گەورەی حتمما وڵا پێمان خۆشە ینی تۆ دیاری تو ینی ئەداوە هیچ گومانی تێدا نەکرێجا من وەکو ئەمەدەکاری بەرنامەکە و پێم خۆش بوتم ئەوسە سالار بەشکم بۆی بکرێت و گەورەی خۆتانە یاخوا بەخێر بن سەرک لە شێف دیار بن دوایی من کەمێک نەوسنم دانیاری بزانم شێف بۆ میوارەت چیمانەیاتێت چونکە من تاو ناڕۆینەوە شێفیان سڵاو لێبێ شێفیان چی خۆشمان بۆمان هەیە بچینە ناو چۆن باش شێفیان سڵاو لێبێ جاهاوکاران مەگەر پێم لە میوان ئەگەر ئامادە بوو ئێمە دواتر بە خێراتی میوانەکەمان دەکەین شێفیان بام پرسیارێ بکەم ئەمە بۆ ماوەییە ئەم دەست ڕەنگینیە یان هەموو کەس دەتوانێت ئیتر من ناڵم ببین بە شێف بەس ینی بتوانین کاکدانیان ئێمەش کە لە ماڵەوە بتوانین خێزانمان نەخۆشە بێت لە ماڵ نابن ئەم شتانە بکەین وەڵی زین چۆنە خۆی ئێستا زیاتر پیاوان دەستڕەنگین و بە تایبەتوانی کە لە ماڵەوە نیانی کە تۆ بیسوێتە زۆربەی کات هەندێک لە پیا بە تەمەنەکانی خۆمان کەڵەشێران لێنەوە لە ماڵەوە خۆشترین کەڵەشێ دەرچێت لە لەوانی مەتەمەکانش خۆشتر بووە ئەوە هەموو شتێکەوت سەر حەز و ئارەزوی خۆت کە خۆت حەزێکە هەبوو بۆ شتێک بەتەکی بەدی ئێستا من ئەگەر ئێواران لێرە بمێنمەوە خواردنەکە زۆر بەلەزە لێنم ئەگەر لێرە نەمێنمەوە یانی ئەوان هیچ بۆیان مەڕێکم دەرەژم ئەوترێت پیاوان زۆر حەزیان لە پشتی تێکەڵ و پێکەڵیان حەزەکەن زۆر شت بکەنەوە نوشلێک دوشتی وە ممکنە ئێمە شۆک ئافرەتان ئەوان چۆنیا پراخ تێکەڵەکەین شتێک تێکەڵەکەین وەڵای ترەوە توانین بەدەستی خۆتە ڕاستەوە ئێستا من ئەمڕۆ بۆ خۆم شتم دروست کردو ینی سنگە و پەتاتەیە و ماست عفو خامەیە پەنیرە کەرەیە ئەمانە کەم بەسەریە یکمەنەوە فڕنەوە هەمووی مشەکەل بەڵێ دەرەجێ بۆ دامنەسەر و دەرەجێ دایانم ببرژێ ژێرە و سەرەوە جوان جوان ئەبرژێ ئەمانێ بکە بەسەر ئەم سنگەیە شێف خۆی سنگ تۆزێ ناسکەوە ئەیدامیش بەر ناسکەکەیمە خەمێ زیاتر ناسک بێتەوە چونکە کاتێمە برنجێک کوردی لێنێ دۆرفیسی ئەی چۆن پێشتر هەر کوردیت بۆ لێ ناو یان لەبەر من ئەمیوارە وەڵا هەر هەموو ڕژێ لێنم بەنامە بەس خۆش ڕێگەنە پیاوەتیە لە ساڵ بە خزمەتم ئەی سەوزەوات و توزانم زەڵاتێکی کەلەرمان هەیە ئەوش ئاماداکەم پاشکەمێکی تر دوای ئەمانە ئامادە بوو و لەگەڵ ئەوەش شەربەتی میوەجی خاڵقیمان هەیە ئەکەوتە ناو پەرداخەوە بەڵام ڕازانەوەی هەنێ لە میوەکان دەرپشتی ئەو شەبەتاکەین بۆی بە جوانی دەرکەوێت مامۆستا سالار لە کۆنتڕۆ پێم وڵێن زۆر حەزی لە کوزەڵەیە وایە وەڵاهی ڕاستەکە ینی چاوم ژێڕە هەر هاتم بۆی وتم سەوزەوانە کوزەڵە بوو نایانی شەڵا سبێنێ گەسبین هاتیتەوە هێنم دەوڵات دانێ سبینێن بۆ دانێ بڵێ هەر نەخۆش بن شێف دیار بە سەوزە ئەوانە هیچ خواردنی دروستەکرێت بجگە لە زەڵاتە شتی تر دروستەکرێ والله زاد شلون سا هذه كنتاشيه هذه پەتاتە شتی وایە کە سوورە کرێتەوە بە عشاری خۆمانەڵە پەتاتە بەڵاوانەوە فەنگەر کە سوورە کرێتەوە هەنێ سەوسی هەیە لەگەڵا بۆی دروستەکەی ئەخورێت بەڵام کۆ بڵی سەوسی گەرم هەیە و سادیش هەیە شێف زۆر کات پسپۆڕانی خۆراک باز لەواکەن کە شتی سوورۆکرا و باش نییە تا چەند لە شێفیە ینی تەرکیسان لەسەر ئەو بۆعدەتەن دروستێژدا ئەنێن بەڵێ من بۆ خۆم دەورەی سیاحەم تاوا کردووە زۆر ئەو شتانیان پێوتوی بۆ منە نابێ بە شوێنی سک هەڵگیرێت نیسک بەڵێ هەندێک لە برنجەکان بۆ نییە هەڵگیرێت ئەی شێف باس گەرمکردنەوە ها بەشی نیوەڕۆژ لێنێم ئەو لەوە تا حدێک دو ساعتی کێشەی نەبێ ینی لە نیوەڕۆ بۆ ئێوارە کێشەیەکی نێ بەڵام بیڵیتەوە بەیانی بە هەمان شەگەرمێکیت ئەوە تۆزە کێشەیە هەموو خۆراکێکیان زۆربەی خۆراک بە تایبەت خۆراکانی کە پیازی تیاابێ بە تایبەت شێف دیار مریشک کە هەڵێگری بۆ منە نیوەڕۆ بۆ ئێوارە بۆن ساردە ئەکرێ شتێک بکەین بۆن سارد نەبێ وەڵا بێ سەرەتا کە لێنی هەوڵێ بێ کە ئەو بۆن ساردی نەهێڵێ ئەو بۆن ساردێش دەتوانانی لە ڕێگای زەنجەفیلۆنی هێڵی ئەو دەقێت بۆن بە گەرمی خۆ بۆن ساردی کەمترە دواتر باکسە دواتر نایڵێت چونکە تۆ گەرمێکیتەوە کە گەرمێکیتەوە ئەتوانی بۆنە پیازی لەگەڵا پیازی ئەم پیازەمەوری لەگەڵا تێکەڵکە بە هیچ بۆ ئینسان نایڵ بەس مۆر ینی سپینە سپیژە بێ بەڵام سپی ئەوی تۆزە دیژەوە زەمە ئەمە هەم ڕەنگی هەیە هەم بۆنێکی هەیە
تامێکی تریشیاتێ بەڕاستی خۆشترەکە ئێستا تەرکیزم دانیار بەڵێ. تەرکیزم لەسەرم دوو بیبەرەدانە یان شێف جیاوازی ئەوانە چین ینی ئەم هەرێکیان سوودی خۆی هەیە و هەرێکشان تامی خۆی هەیە ئەمە ئەوە ئەکی بۆ ناو سپاکێتێکمان هەیە کاکدانە حەزیلێتی سپاکێتێکمان هەیە لەگەڵ ئەوە تەرتیبی کەین ڕەنگێکی جوانە بەخشێ بەناو خواردنەکەمان زۆر باشە ئێمە دێنەوە لات مامۆستا سەلا بڕۆینەوە بۆ ئەوێ وڵی زۆرم برسی حەزمەکرە لە ئەوە من ناکرێت لێرەوە ئەوێش بەڕێکم وەرە دێنەوە بۆ لای دێنەوە تا میوانەکەمان ئامادا بێ کەمێک خۆم گفتوگۆ لەگەڵا بکەم وڵی پێم خۆشە دانیار خۆ من هەرچەند بەرپرسی بەرنمەکان بە تەلەفۆن شتێکی پێوتم بەڵێ بەڵام هەر گفتوگویەکیش لەسەر تەوەرەکان بکەین تامان ئەمڕۆ 16 یادێکی تراژیدیایی میلەتی کوردە حتمەن دانیار وابزانم تۆ هەر لەو پارێزگای هەڵەبجەوانە بووی لەو کاتەیە لەدایک بوو نا من والدمنەوە یەکە بەڵام ماڵی مامم خۆی و خێزانی و ئامۆزاکان هەمووی شەید بوون خی گەورە لە 11 نەفەر بوون هەر 11 شەید بوون لەو کاتێ لە ژێزەمینێکا بوون وکەوەی کە شاید حاڵەکان بەشێکی باسیەکەن وفاتیان کردبووتە قەدەری خی گەورە مامم زۆ مناڵەکانی خۆشویستووە زۆر بەدەمیانەوە بووە لە حەد بە دەرخۆشویستون لە ژێرزەمینێکا بوون لە یەک گەڕەکێک بووە هەڵی پێچاو مناڵەکانی و خێزانەکەی و ئامۆژن و هەمووی دێتی ئەم ژێزەمی بە کەڵک نەما بچینە ژێرزەمینێکی کە ماڵێکی کە هەیە لە فلانەکەسە ئەوێ زۆ باش ئەوێ ئەمینترە ما بڕینە ئەوێ ئیتر زۆری لێکردوون لە کاتی دیار بوو پێش قەسبەکە بوون ئازام کەی بووە چوونەتە ئەو ژێرزەمینە زیک بە 170 کەسێکی تیا بۆ ژێرزەمینەکە ڕێک ساروخێکی مەیاتۆتە ناو حوشی ئەو ماڵەوە لا حولەوەلا ئەروەڵە ینی ئەوش قەدەرە ئەبێ بۆی بڕۆی بەپێکخۆت بۆی بڕۆی خی گەورە لە گشت شەیدانمان خۆش بێ ئینشاءڵڵا جێگەیان بەهشتە ئینشاءڵڵا بەداخۆ ینی کورد کارەساتی زۆری ینی لەم جۆرەی هەبووە هەر لە هەڵەبجەژ نیمانە ینی لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کیمیابارانمان هەیە ئەنفالمان هەیە بەداخەوە وەکو پێویست ینی حکوومەتیش بەدەم ئەم کارەساتەوە ناتوو ڕۆژێکی وەگەم ڕۆیە تەنانەت حکوومەت پێی ئەوە نەبوو بیکا بە پشوو کە ئەمە ئەبوایە پشوو بواە ئەبواە لەزەکانی عراق پشووە بەڵێ ئەبووە ئەگەر پشوش نەبووە من ئەبووە پلان هەبووە لەلایەن حکوومەتەوە لەو موئەسسانەی کە پشوو نییە بۆ نمونە لە قوتابخانەکان لە فەرمانگەکان لەوێ چەند کاتژمێرێک نیو سەعات بۆ هەموو ئەو فەرمانبەر و قوتابی و مامۆسانی کە لەو فەرمانگە و قوتابخانانن ینی ڕێوڕسمێک بەڕێوە بچوایە بۆی ئەم یادە کارەساتباری میلەتی کورد هەمیشە لە یاد و زیهنی نەوەکانی داهاتوومانە دروست بێ هەندێکەی هەر تەوقیتەکە نازانێت کاک دانیار ینی ئەوەیە گرفتەکە بەداخەوە هیچ پلانێک نەبوو لەلایەن حکوومەتەوە ئەبووە هیچ نەبووە لە قوتابخانە بنەڕەتیەکان نیو کات ژمێریان لە هۆڵێکە لە ساحەی قوتابخانەکە دانایە ئەمڕۆ یادێکی وایە بەڵێ پشوونیە بەڵام با لە بیرتان بێ کە میلەتی ئێمە ئەم کارەساتە دڵتەزێنەی بەسەرهات لەسەر قسەی تۆ مامۆسا ئەسر شتێکم بین پێش ئەسریانی پێشی بێم و بەرنامەکە لە سوشیال میدیایە مقامەری چەند گەنجەکەن ڕسمێکی ئەمەری خاوریان پێ ئەڵێ ئەمە ئەزانکیڵی ناوڵا نایناسینەمان بینی تا ئێستا 18 ساڵەتی چتەوەنشنوتی 18 وارد ڕاست وتی هیچ شتێک نازانی سەبارەت بە یادی کیمیابارانی هەڵبجەتی ناوڵا هیچ ئاگادار من لەو سەردەمایان نەبوو ینی تۆ سێرکە وەکو جەناب ئاماژی پێگەمە گرنگە لە ناوەندی خوێندنە لە هەموو شوێنەکە بێت ینی گەنجە گەردە ساڵ بێ ڕاستە لەو سەردەمایان نەبووە بوونی نەبووە بەڵام ئەکرێت ینی ئاگادار بێ ئەکرێت تەمەەن خۆی ئەوە گریمان نایکەیتە پشوو ئەتوانی تعلیماتێک داگری کاکە ئێمە نایکەینە پشوو چکە ئەڵێ بیانوەکانەوە لە ساڵنامەی پشوەکانی حکوومەتی یاریمی کوردستانانی نییە باش تعلیماتێک دەرەکەم بۆ ئەم کارەساتە دڵتەزێنەی میلەتی کورد لە هەموو فەرمانگەیەک نیو کاتژمێر تەرخانەکرێ بێگومان وانە تەرخانەکرێ بۆ یادکردنەوەی ئەم یادە بۆ زیندووکردنەوەی زیهنی ئەو کەسانی کە ئەم یادەیان لە زیینە بمێنێ دوجار ئەمەش کاردانەوەی بێ بۆ چێتەوە ماڵەوە ئەڵێ چیتان کردم ڕۆ باسیێکە ئەومان کرد قوتابیەکان بە هەمان شێوە هەموو ساڵەکەم یادە دووبارە بێتەوە هەتاوەکو دەرەچی بۆ زانکۆش تەوانە بێت لە زانکۆژەم یادار بە هەمان شێوە
بکرێتەوە بەس بەداخەوە من ئەمڕۆ ئەمەم هیچ نەدی ڕاستە بەداخەوە کا بواە ئەمە بەدی بکرایە پەیوەست بوو بابەتە مامۆستا سالار بابەتێکی ئاینیمان هەیە سزا و دەرەنجامی ستەمکردن ینی بینیمان وانەی کەستەمیان لە میلەتە کرد هەر پێوەست بە یادی کیمیابەران یەڵەبجا سەدام حوسێن و دار و دەستەکەی ئەلی کیمیایی ینی ئەو هەموو زوڵم و ستەمە سەرنجامی هەر خوای باڵادەست لەم دنیا سزای لێ وەرگرتن حتمما ئینشاءالله لەو دنیاش سزا و تۆڵی خۆیان لێ وەردەگرێ هەر لە قوڕانیشە کاکە دانیار خی گەورە زۆر کات ینی تەنانەت لە شەڕی بەدریشە تەنانەت پێغەمەری خوا سەلەم گەیشتە و ئاستەی ینی عباکەی بەر بووە ئەوەنە دەستی بەرز کردەوە فەرمووی مەتا نەسڕڵڵە خۆیەکەی سەرمانە خێوانە ئەمە تۆمار کراوە ینی زوڵم خی پەروەردگار بەهێمنی لەگەڵیا ئەوە هەر لە دنیاشە تەڵەن ئەوە مامۆساکی ئاینیمان لەگەڵ ئابێ هەڵە نەموانە ئەوە مامۆسانی ئاینی پسپۆرترن لەو مەجالە بەڵام سەبر دوو سزای هەیە هەم سزاکەی لە دنیا بێ ببینێ هەم لەو دنیاش خی گەورە حەقیە و خەڵکی کەستەمی لێکراوە تۆڵیان لێ ئەسێنێتەوە من پێشوازی لە ستایلی بەنامەکان وای ماوەسال هەن واگادانە لێرە پێشوازی لە منیش بێم نەنات پێویست ناکە ماوەساییە ماوەساییان بەخێر بێخوا سرە دوو چامان یخوا بەخێر ماوەساییە خێر بن سلامت عتان قول ان شاء الله باشن شاكن ولا باشن يا ربي سلامت بیا خير يا ربي خوا مفصل خير ماوەساییە ئێمە فەرمایشتەکانی تۆ لە بەرنامەی تری شارە بینین خوا گەورە سلامت گەورە پاداشتان باتەوە شەوی ساغ بیا خۆمانوو نەبن خوا بەخێر ماوەساییە ماجور ان شاء الله ماوەسا عەبدولحەمید بەرزنجی ماوەسایانی لەم تەوەرە لەگەڵمان دەبێت باز لە سزا و دەرەنجامی ستەمکردن دەکەین ماوەسا پێشتر گفتوگویەکمان کرد من و ماوەسا سالار من ماڵی مامم خۆی و خێزان و 11 شەید ینی 11 کەس لە بنەماڵەکە هەمووی شەهید بوون لەو خێزانە هەموو خێزانەکەمان جا باوکم باسیەکە و کاتێک کە ترچوین بۆ ئوردوگام باپیرم هەموو ئێوارەیەک ئەگریا و دوعاە کرد بە سەدام حوسێن لە عەلی کیمیایی ینی دوعای بەکوڵ ئەی کرد خوای گیان ینی ئەو تۆڵەی کە ئەو ناخی کرد یان لە دڵ و ناخی ناکی ئەو بۆ بەر ئەوانیش بکەوە سزای ستەمکار چۆنە لەم دنیا سەرەتا لەم دنیا باس بکەین ماوەستا ئەو کەسی کە ستەمەکات بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين صلاة خواهي قولوا مدبان لبرستانو توابي بنراني برزو خواهي قولوا تعاتوا عبادتي هم لا قبول كان إن شاء الله براسي أو روجي شانزي سي بنسبة ئێمە میلەتی کورد ڕۆژێکی زۆر قرس و ناڕەحەتە لە یادەوەری کارەساتێکی زۆر گەورە کە بەسەر ئەم میلەتەی ئێمەدا هاتووە بەدەست ڕژێمێکی لە ناوچووی گۆڕ بە گۆڕ زوڵم و ستەم و ناهەقی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یەکێکە لە هەرە تاوانە گەورەکان و وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت زوڵم بەشێکی ئەوەیە کە ئینسان لە نەفسی خۆی ئەیکات و بەشێکی ئەوەیە کە ئینسان مافی خوای گەورەی پێشێلیەکات و بەشێکی ئەوەیە کە لە نێوان خۆی و مرۆڤەکاندایە ئەمە خوای گەورە سوبحانە و تەعالا هێشتوویەتەوە ینی جۆرێک لە جۆرەکانی زوڵم کە تاوانێکی زۆر زۆر قرس و گەورە و ناڕەحەتە ئەوەیە کە ئینسان ستەم و ناهەقی و نادادپەروەری بکات لە بەرامبەر خەڵکیدا خوای گەورە سوبحانە و تەعالا لە قورئانی پیرۆز کە باسی لە ناوچوونی گەلانی پێشومان بۆ دەکات نمونەیە دەهێنێتەوە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وتلك القرى أهلكناهم لما ظلموا ئەو گەلانە ئەو دیهات و شارانە ئەو شوێنە ئاوەدانانە کاتی خوای گەورە لە ناوی بدەن کە ستەمیان کرد بۆ یەکێک لە هۆکاری لە ناوچوونی گەلان یەکێک لە هۆکاری لە ناوچوونی دەسەڵاتدارەکان ئەو کاتێک کە دەستیان دایە زوڵم و ستەم و ناهەقی شيخ الإسلام ابن تيمية رحمة الله عليه فەرمایشتێکی هەیە کە لە زانانی پێش خۆی نقلەکە دەفەرمێ خوای پەروەردگار سبحانه وتعالى دەوڵەتێک کە عەدالەت و دادپەروەری تێدا بێ ئەیهێڵێتەوە ئەگەریش کافر و بێباوەڕ بن و دەسەڵاتێک شوێنێک ئەگەر هات و مسلمانیش بێ بەڵام زوڵم و ستەم و ناهەقی بکە خوای گەورە لە ناویە بات ینی خوای گەورە سبحانه وتعالى لە نظامی ژیانی دنیا لە نظامی ژیانی دنیاوی کە خوای گەورە سبحانه وتعالى
داوای کردووە ئەبێ دادپەروەری پەیڕەو بکرێت وخوای گەورە سبحانه وتعالى بخۆی لە حدیثێکی قودسیە فەرمێ یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا خواگە فەرمێ من بۆ خۆم زوڵم مستەمم لەسەر خۆم حرام کردووە لەسەر ئێوەشم حرام کردووە بە هیچ شوێ ڕێگە پێدراونی ئێوە زوڵم مستەم و نەهاقی بکەن جا ئەو ستەم و ناهاقی ئەگەر هاتوو بە ئەندازەی گەردیلەیەک کە ئینسان جاری وا هەیە کە شتێک ئەتەکێنێت جاری وە هەل لەبەر خۆرەکەیە ها تۆزێکی کەم کە دێتە بەرچاوی ئینسان کە پێوترێک گەردیلەیەک مسقالە زەڕەیەک إن الله لا يظلم مثقال ذرة بە ئەندازەی گەردیلەیەک خوا زوڵم لە خەڵکی ناکە لەبەرەوە داواشی کردووە لە ئێمە ئەفەرمێ حرامم کردووە لە ئێوە نابێ زوڵم کەن زانایان فەرموویانە لە هەر شوێنێکا زوڵم وستەم هەبوو هۆکارە بۆی کە ئەو شتە نەمێنێت یەکێ لە زانایانە فەرمێ گەر هاتوو ئینسان بینایەک بکات خانوویەک بکات یەک خشتی تیا بێت کە بە زوڵم هێنابێتی بە ناحەقی بێت ئێستا با بڵێن بلۆکێکی تیا بێ ئەم بلۆکە بە زوڵم بە ناحەق هاتی بێتە ناو ئەم بینایە فەرمێ عوربون على خرابه ئەوە دڵنیا بێت ڕۆژی ئەو بینایە هەر ئەڕوخێت ماوەسا باس لەوە کرێ بۆچی خوای گەورە ئەوەنە بە سەبرە بەرامبەر زاڵمان ینی ئێستا بۆ نەوەی لە دوای کیمیاباران لە دوای کۆمەڵە کارەسات ئەنفال بەسەر میلەتی ئێمە هات دوای 35 ساڵ ئەم دەسەڵاتەی زاڵمەی بەعس لە ناوچوو ئەمە تا 2023 کەمتر نەبوو کەمترە کات نازانم دوای ئەو هەموو دەسەڵاتە درەنگ ئەوترێ درەنگ ینی حەقەکەیان لێ وەرەگیرێتەوە یاسایەکەیە إن الله يمهل ولا يهمل خوامۆڵەت ئەدات بەڵام فەرامۆشی ناکات ئەم ژیانی دنیا بۆ خۆی تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی بۆ دەسەڵاتدارەکان تاقیکردنەوەی بۆ ڕەعیەت و خەڵکەکەش لە ڕاستیە خوای گەورە سبحانه وتعالى ئەم يعني یاسایەکی دانا و لەم ژیانی دنیا طبعا ژیانی دنیا خۆی پێوترێ دار المحنة دار الابتلاء رسول الله صلى الله عليه وسلم تقول طبيعة جياني دنيا وهي لم يبقى منا الدنيا إلا بلاء وفتنة وبناسي الدنيا يعني دنيا كبيت رسول الله صلى الله عليه وسلم فرميه لا يأتي عام إلا والذي بعده شر منه هي صال يقنايت إلا صال وصال خراب تربيه أكو دواري الله صال وصال بس جنب بارو معناه حديثك في غير صلى الله عليه وسلم أم جياني دنيايا خوای گەورە ئێمە لە تاقیکردنەوە دانا و تاقیکردنەوە هەم بۆ خەڵکەکە هەم بۆ دەسەڵاتدارەکە طبعا ئاەتێکی قورئان هەیە لە سوورەتی ئیبراهیم خوای گەورە سبحانه وتعالى باسی ئەو دیمەن و مەشهەدانەکە کە خەڵکی چۆن ئەو ڕووداوانە ئەبینن بە چاوی خۆیان بەڵام پەندی لێ وەرناگرن دەفەرمێ وسەکەنتم في مساكن الذين ظلموا أنفسهم ئەوانی کە زوڵمیان کرد خراپەیان کرد خوا لە ناوی بدن ئێوە هاتنە جێگەی ئەوان وتبين لكم كيف فعلنا بهم بینیتان چیمان بەوان کرد وضربنا لكم الأمثال ئەو هەم نمونەمان بۆ هێنانەوە بە چای خۆتان بینی بەڵام سەی لەوایە ئەوەی دوای ئەو یەت لەو زاڵمتر ڕاست پەندی لێ وەرناگرێت جا ئەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى مۆڵەتی ئەدات کودەواری وتوێت یعنی هەموو شتێک لە باریشیە ئەبچڕێ زوڵم نەبێت لە ئەو پەڕی ئەستوریە یعنی ئەمە ڕژێمی سووریا تۆ تەماشاکە یعنی لە کاتێکە خوای گەورە سبحانه وتعالى هێز و پێزینەیەش و دەسەڵاتی لە ناو برد لە عەقڵی کێدا بوو کە لەو کات و ساتەیە بەو شێوازە بڕوات خوای گەورە سبحانه وتعالى مۆڵەتی ئەدات و ئەو حتى خوای گەورە سبحانه وتعالى وای ئەگرێ دەفەرمێ وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد دو صفتي داناوە زۆر بە ئازارە زۆر توندە يعني ئەوە کابرایە کە ئەوە دەوەستا 7 ملیۆن کەس لە سوپاکەی بەبەردەستیدا دەڕۆی بەڵام وەختێک کوڕەکانی کە کوژران هەر نەیتوانی بچێتە سەر جەنازەکان کاتێک کە ئەم دەسەڵات و خێزان و کەس و هەمووی کە بۆ بوونە دادەسی زاڵم و خراپە هەمویان بەجۆرێ لە ناوچوون هەر کەسێک ڕۆژێ لە ڕۆژان مەرحەبایی ئەو زاڵمەی کردبێ خۆی ئەشادە و نەک ئەوەی کە پشگیری کردبێت و ئەوەی کە دەستباری بۆ زوڵم و ستەمەکەی گرتبێت ماوەسا بورە
ینی خی گەورە ئەگەر زاڵمێک بیەوێ ینی تەوبە بکە خی گەورە بوون زوڵمێکی زۆری لە میلەتێک لە قەومێک کردبێ خی گەورە تەمەەن حەق و ناسیشمانەیە ئەمە ئیسلام باس چۆن باسەداپڕانێکی گر بە سنگیوانە بەسا بە خۆی مەسلەی تەوبە فەرمی ڕسوڵ الله صلی الله علیه وسلم لە دوو حاڵەتا تەوبە وەرناگیرێت إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر لحالتي غرغرية إنسان كابلا دسي لدنيا شتوى كوتاها ناسا كان يداوكو توبي فرعون كوتاي فيها تبو الأخير هنا آمنت برب هارون وموسى دوهم فرميو للنشانة قولة كان قيامة كاتك لجياني أسايدا خور هلاته وهالدي أو كاتا خور لخور أوا وهالدي إتك أو نشانة قولة قيامة رجل تازة توبة ورناقيدة جا توبه ئینسانە بێ لە کاتی خۆیان بێت مەسلەی تەوبە خۆی ئەگەر هاتو ئینسانێک بڵێن تەوبە بکە پەشەمان بێتەوە لە کاتێکە دەسەڵاتی هەیە هێزی هەیە توانە هەیە تەوبەکە خی گەورە تەوبەکەی لێ وەرەگرێ مەسلەی حەق و ناس ئەمێنێتەوە لە خەڵکیکە لە پردی سیرات ئەپەڕنەوە ئەچنە ئەو بەری پردی سیرات شوێنێکی پێی ئەوترێ قەنتەڕە لەوێ حەق و ناسە رسول الله صلی الله علیه و فەرمووی ئەزانن مفلیس کێیە تیان مفلیس وەڵاوی دینار و درهەمی نەبێت ئەڵێن کابرا مایە پوچە گیرفان بەتاڵە حەیچی پێ نییە پێمە سازفای مفلیس ئەوە نییە تانی مفلیس کیە فەرمی مفلیس کەسێکە نوێژی هەیە ڕۆژوو هەیە خێر و سەدەقە هەیە بەڵام جوێنی بە خەڵک داوە خوێنی خەڵکی ڕۆیشتووە وەضەڕە بەهذا لە خەڵکی داوە لە ڕۆژی قیامەتە هەمووی خەڵک وەستاوە باشە نوێژی کردووە کابرا کەسێ دێ وەڵای ئەمە ئەوەی جوێن بە من داوە باشە بزان مقابلی چەری لە نوێژەکان ئەوەی نوێژ بنێ یەکێتر نوێژ نەما کابراتر ئەڵێ وەڵای من ئەمە لە منی داوە لە سەدەقە بیدەن یەکێتر ئەڵێ ینی وردە خەڵک دێت هینی دەکات کابرا مایەپووجە بێ پەنا بەخوا لەبەرەوە ئینسان ینی لە هەر حاڵەتێکا کەوا بینی خۆی خوای گەورە ئەگەر تەوبە بکات ئەبێ یەکی لە شروطی تەوبەی حەق و ناس ئەوەیە مافەکان بگەڕێتەوە بۆ خاوەن مافەکان چی لە دەست بێت چی لە دەست بێتە کەسێکی باش ئەو حەق و مافەی هین کە لەلایەتی لە سەدەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت والی دانابوو والی سە پێڵێن محافظ ینی پارێزگاری شارەکان یەکی لە والیەکانی نامەی بۆ ناروتی قوربان وەڵا پێویستمان بە هەنێ پارەیە بۆمان بنێریت شوورەی شارەکەمان تێک چووە ئەمانەیە شوورەکەی دروستکەینەوە وە ڕێگاوبانەکانیشمان خراپ بۆ ئەمانەوێت چاکیکەین ئەویش لە وەڵامەکەی کە لە دوای حەمد و سەنای خوای گەورە پەیامەکەی کە بۆی نادەوە فەرمووی حصنها بالعدل ونقي طرقها من الظلم والسلام بس او نبو والله مكي فمي اقل اتبي الشوري والله تكد بهيز بيت بعدالته داك بروري بهيز يبكى جوانا باسي شوري الصينة كان كارين يعني هنده بهيز بو هيش كاتك دجمن نيتواني وكوا او بكات بلام سيجار توشي ئەوە بووە کە بڵێن دوژمن هاتوتە ناویان هەر سێجارەکە بۆی خەڵکی خائین و خەڵکی خراپی ناوخۆیانەوە بوو عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی حەصینها بالعەدل شوورەی وڵات بە عەدالەت و دادپەروەری بەهێز دەبێت ونقي طرقها من الظلم ئەدەوێت ڕێگاوبان چاکەی بۆ خەڵک زوڵم مەهێڵە خەڵک بۆ چیەتی ڕێگاوبانێکی قیری جوان حەچی شت هەیە لە شتی دنیای و ئەمانە لەبەردەستی بێت بەڵام زوڵمی لێ بکرێت بەڵام نەحەقی بەرامبەر بکرێت بەڵام مافی پێشێل بکرێت و ئەو پەیامە زۆر مهمە فەرمووی حەصینها بالعەدل ونقي طرقها من الظلم مامۆستا ینی هەندێک جار لەوانەیە خۆشمان ینی بێ ئاگا بکەینەوە زوڵمەوە ینی زوڵم لە بەرامبەرمان بکەین لە هاوسەرەکان لە مناڵەکان ینی چۆن درک بەوە بکەین کە ئەمە کە ئیکەین زوڵمە ئەمە ستەمە هیچ ڕاستڵەکی نەگەیە لە دڵەوە یان زۆر جار کەسی بەرامبەر پێشمان ئەڵێت تۆ ئەمە کەیکەی زوڵمە ستەمە بەڵام هەر ئەیکەیت و شەیتان وەسوەسەیەکە بۆ دروستەکە هەر ئەڵێنە ئەوەی تۆ ڕاستەکەی اینجا بۆ تاوەکاری ئەو پرسیایە ئەبێ ئەو کەسە ئەگەر زوڵم بێ ئەبێ لێت خۆش بێ اینجا گوناحەکە و لەسەر لاچێ بەتەئکید خۆی ئەمە یعنی خاڵێکی زۆر گرنگە ئێسێمە کاتێ بۆ نەوە باسی عاقبەتی زاڵمان و خراپەکاران نەکەین هەر کەسی ئەم زوڵم و ستەمە بکە هەرەوە عاقبەتیەتی جا بۆ نمونە پیاوێکە لەناو ماڵ و مناڵ و خێزانی خۆیە یان ژنێکە یان مناڵێکە لە بەرامبەر دایک و باوک یان هاوسەیەکە زاڵمە بەرامبەر بە هاوسەکانی خۆی
من خۆم بیستوم ینی لە هاوسێ و توێتی وەڵڵاهی من معنی ڕەمەزانێک یانوتی مامە ساوامنی هاتووە جەژن دەرگای ماڵمان داخەموتم بەوتی دراوسەکەم ژیانم لێ تاڵ بۆ بەهۆی مناڵەکەی جەژنیش یەکەم کەس ئەوە گاتە سەرمۆ لە جەژن تا پیرۆزەوە گەدمە نازاکان لەبەر تۆ تەماشاکەی ئەم زۆمەیان جاری وا هەیە کۆمەڵێ برایە لە برای خۆی ئەکات لە خوشی خۆی ئەکات ینی من زۆر جار خەڵک لەو بارانە دێ پرسیارەکات ئاکابرا عەرزی هەیە ماڵ و مڵک و ینی کۆمەڵە شتی هەن بۆ نمونە هاتووە بۆ نمونە 5 کوڕی هەیە ئەو خانەوە بۆ تۆ عەرزە بۆ تۆ ئەو پارە بۆ تۆ ئەو سیارە بۆ تۆ 4 کچی هەیە هەمویانی مەحروم کردووە یە باشە خۆ زوڵم یعنی مە پێی ناوترێ زوڵم کابرا خۆی بە زاڵم نازانێت لەبەر ئینسان جاری وا هەیە ڕەنگە لە هەنێشتا لە ظاهیرە لە ڕووکەشا تۆی بینیت هەنێک کار و کردەوەی چاک و ئەمانی هەیە بەمانە ئینسان نەخەڵەتێ مەسەڵەی زوڵم حەق و الناس شتێکە خوای گەورە سوبحانەهو وتعالە لە ڕۆژی قیامەتە هێشتوویەتەوە ینی ئینسان یەک خاڵەیە ینی حەزەکەم بینەرانی بەڕێز ئەمە زۆر باش بزانن ئەمە ینی بەڕاستی ڕاچڵەکێنەرە بۆ دڵی هەمومان ڕۆژووی ڕەمەزان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە سەرەتای حەدیثەکە فەرمێ 5 نوێژەکە والصلوات الخمس والجمعة إلى الجمعة جمعة تا جمعة ورمضان إلى رمضان رمضان تا أو رمضان مكفرات لما بينهن أبيت كفارة نيوانيان إذا جتنبت الكبائر بو مرجي للتواني كبيرة خوي باراست به ما في خلق تواني كبيرة أما خاليكم دوهم بروجبوني عرفة نابێتە کەفارەتی تاوانی 2 ساڵ ساڵی لەوە پێش و ساڵی لەوە دووە 1,250 خەڵک ناسڕێتەوە یەک غەیبەت ناسڕێتەوە یەک گوێن ناسڕێتەوە یەک دڵشکاندنی بەرامبەر ناسڕێتەوە حەقی بینی تۆ خوا بینی خۆت و خوا نوقسانیت هەیە کەم و کورتیت هەیە خوای گەورە بەمانە پاکت دەکاتەوە بەڵام بۆ حەق و ناسەکە ئەدوەستێنێ بۆ حەق و ناسەکە لە قەنتەڕە ها کابراڵێ دەستات پردەکەی خەیەگرم هەیە پەنا بەخوا خۆی هەنی حەقەیەکە لە دنیا وەرئەگیرێتەوە یەکی لە زانانە فەرمێ ئەڵێ هەر حەقێکە لە دنیا وەرگیراوەڵێ تۆ جاریوە شتێکت کردووە ناڕەحەتەکە یەتەوەڕێت زۆر خەفەتی پێ خۆی ئەڵێ قەینا کۆڵی قیامەتت ئاسان بووە ئەڵێ هەر حەقێک کە ئینسان مرد و مایە و بۆ قیامەت پەنا بەخوا ئیتر ئەڵێ ئەوە ئەو کەیسە دانەخراوە هەنێ کەیزەی لە دنیا داخرێت بەوەی کە تۆ حەقەکەی ئەدەیتەوە گەدن ئازاکە ئەمانە بەڵام هەنێک کەیزەی هەڵگراوە بۆ قیامەت قورسرینیان ئەوەیە کە کابرا شتێکی بەرامبەرە کرێت هیچ دەسەڵاتێکی نییە ئەڵێ حەسبونا الله ونعم الوەکیل یعنی من ئەم کەیسەم لە دنیا داخست هەڵم گرتەوە بۆ ڕۆژی قیامەت بینی خۆم و خوا خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینسانی کە ستەمی بەرامبەر بکرێت خوای گەورە ئەفەرمێ وعیزەتی وجەلالی سوێن بە عیزەت و شکۆ و دەسەڵات و مەزنی خۆم سەرت دەخەم ئێستاش نەبێ کاتێکی تر بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ولو کان کافرا ئەگەر کافریش بێ خۆ دروست نییە ئینسان زوڵم کات لە کافر کابرا کافرە خوا ناناسێ بێدینە ئەو بینی خۆی خوایە خوای گەورە غەیب بە تۆ نەداوە کە مسلمان بچی زوڵمی لێ بکەی لێی بێی گوێنی پێ بێ بچی پارەی لێ بسەنی بی خۆی بڵێ وەڵام بە کافرە هیچ شتێکی وا ڕێگە پێدراو نییە خوای گەورە سوێنە خوا فەرمێ حەسەرت دەخەم ئێستاش نە کاتێکی تر بێت مامۆستا ئەگەر کەم و کورتیش هەیە بێ لە عیبادەتەکانی تریش هەر یعنی خوای باڵا دەست حەقی بۆ سەنێتە ئەمە مەسەلەی زوڵم چونکە ئەمە حەق الناسە یعنی هیچ مەجالێکی تیان نییە خوای گەورە خۆی بڕیاری لێداوە هەر لە ژیانی دنیا بە هەمومانیتەوە فەرمێ حەق و ناس لای خاوەنەکەیەتی فەرمایشتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم فەرمێ واتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة أما أو طبعا بفعل أمر الدسي بيكردوانية جمعيشة واوي جماعي بيوية أما بس بو إيمان دارة أم بياما يان همو إنسانة قريتو طبعا خوي خطابي قرآن يعني فرماشي بيغمبر صلى الله عليه وسلم يموكم السلمان مكلفين بويك جيباجيكين بس هيك طبعا إيمان وباوري نبيت أو جاري وهي كابرا هیچ شتێک نایگەڕێتەوە ئێستا هەموو ئەوانەی ئەو دەسەڵات دارانی کە زوڵمەکەن کە ستەمەکەن هەمووی لەوەی یان کابرا ئیمانی هەر نییە یاگەر ئیمانیە بێ ئیمانی زۆر لاوازە طبعا ئەسباب و هۆکارەکانی زوڵم زۆر زۆرن جاری وهەیە شەیطان يعني كابرا ئەیزانێ زوڵمە بەڵام وەزەیەنە لەهم الشەیطان ئەعمالهم شەیطان بۆی ڕازۆندەوتەوە و چێژی لێ ئەبینێ کە زوڵمەکە پەنا بەخوا ئێستا ئێمە وەزەیکەوە يعني ئەبینین لە فەلەستینە لە غەزەیە بەڕاستی یعنی تۆ تەماشاکە
ئینسانی وا هەیە ئەو نەبێ ویژدانە، ئینسانی وا هەیە ئەو نەبێ ڕەحمە، ینی ئەو خەڵکە ئەبینێت لەو ئاگربارانەیە، لەو زوڵم و ناحەقیە، لەوەی کە خەڵک ئاوە ئەکوژرێ، نانی نییە، ئاوی نییە، مسقالە زەرە بە خەیاڵیان نایەت. جا ئەم خیتابانە کە دەفەرمێ اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. ئێمە وەکو مسلمان پێمان ئەوترە ئیماندار. بەچی ئەوترە ئیماندار؟ چۆن باوەڕ هەیە بەخوا سبحانه وتعالى، بە فریشتەکان، بە کتێبانی خوا نادون، بە پێغەمبەران، بە ڕۆژی دوایی، بە قەزا و قەدەر. یەکێ لە ڕوکنی ئیمان باوەڕبوونە بە ڕۆژی دوایی. ڕۆژی دوایی کۆمەڵێک مەشەدیتە، یەکێ لەوانە مەشەدێک چییە؟ تاریکاییەکانی ڕۆژی قیامەتە کە پێغەمبەری خوا گەورە بخۆی لە قورئان باسی کردووە کە ئەفەرمێ ئەوانی کەوە ئەهلی ئیمانن نورهم يسعى بين أيديهم، يعني خواي گەورە نور ڕووناکییان پێدا کە بەردەم خۆیان دەبینن. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسانی وای نور ڕووناکیەکەی هێندەی شاخێکە، بەشێک یعنی لە دیمەنەکانی قیامەت بەشێکی بریتێ لە تاریکاییەکان. یەکێک لە ئەسبابی ناڕەحەتی و تاریکایی ڕۆژی قیامەت بریتێ لە زوڵم. جا ئەو زمەسێ پیاوی وا هەیە یعنی زوڵم لە خێزانیەکە، زوڵم لە مناڵەکانیەکە. من خەڵک بووە بوتێتی مامۆستا والله من نوێژ ناکەم، بۆ نوێژ ناکەی کاکە؟ والله بەو خۆی مامۆستا باوکمان ئەوە نەخراپە، ئەوە نەخراپە، ئەڵێم نوێژ وەکو ئەو بیکەم نایکەم. دەڵێم کاکە خۆت ئەڵێ وەکو ئەو بیکەم، وەکو ئەو مەیکە. جوانە ئەو غەڵەت تێگەیشتووە، ئەو ئیشەکەی غەڵەتە، ئەو وەعەزانە دین هەر نوێژە. لە کاتێکا دین هەر بۆنی من باسی ئیمانمان کرد، پێغەمبەر صلی الله علیه و سلم الئیمان بضع وسبعون شعبة، ئیمان هەفتە و ئەوە نەبەشە. یەک بەشیان نوێژە، یەک بەشیان ڕۆژووە، یەک بەشیان حەجە، یەک بەشیان زەکاتە. ئەو هەموو بەشەی تری ئیمان. إنما بعثت لأتمم مكارم الأخلاق، رغباتك صالح الأخلاق. يعني هل بيغون صلى الله عليه وسلم أو بو أوهاتك أم قيم أخلاق بها بالايان الروشة جوانانا تواو بكات لأنه كومال قدر. طبعا يكي لو شتاني كبيغون صلى الله عليه وسلم بويهات لنا يعني أو مجتمع ده أو بهيز بوايا ظلم مستمية كلوي كوا بهيزة. بيغون صلى الله عليه وسلم هاد أمي لابر بوي كاتك لشاري مدينة ئافرەتێکی خاوەن عەشرەت و بنەماڵە دزی کردبوو، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێت دەستی ببڕین. ئەوانش بنەماڵە بوون، زۆر لایان قورس بوو ئەم کارە بکرێ. وتیان چی بکەین؟ وتیان وسامەی کوڕی زەید خۆیشی و باوکیشی خۆشەویستی تایبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشکو بچین کاکا لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەتەشفع في حد من حدود الله، يعني لە حدود و یاسای خوا تۆ هینەکەی سوێن بە ئەڵڵا ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکا من دەستیە بڕم. هاد ئام عدالەتەی بەرجەستە کرد. بۆیە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەمی ئیمامی ئەبوبەکر، لەسەر دەمی ئیمامی عومەر. ئیمامی عومەر خوازبێ ئەو پیاوە گەورەی کە ئەو هەموو فتوحات و دەسەڵاتە گەورەی کاتێک کە نوێنەری مەلیکەکە دێ بۆ لای ئەڵێ کوا خەلیفەی مسلمانان لەکوێیە دیار نییە کە تەماشاکەن لە بندارێکە بۆ خۆی خەوتووە فەرمی عەدیلتە فەئەمینتە فەنیمتە. عەدالەتی بەرپا کرد بۆیە وڵات ئەمینە بە بێخەم خەوتووی. بۆیە زاڵمەکان تۆ تەماشاکە چەندێک هەزار حیمانێشا لە خۆیان نەترسن. بۆ نەعەدالەتی کرد، نەوڵات ئەمین بووە، بە ئیستراحەتیش ناخەوێت. ماوسەیان کاتێکی زۆزۆکەمان ماوە لە خولەکێکدا مانگی ڕەمەزان چی سەبارە بەستەم کردن تا چەند گرنگە لە مانگە پیرۆزەدا دوورکەین و لە هەر زوڵم مستەمێک کە لە ئەنێ بەرۆکمان بگریان خۆمان لێ پارێزین. والله خۆی مانگی ڕەمەزان شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس، يعني ببین لە مانگی ڕەمەزانە بەڕاستی هیدایەت وەرگرین، لە مانگی ڕەمەزانە زیاتر بە خۆمان نابچوینەوە، لە مانگی ڕەمەزانە زیاتر ئێمە هەوڵ بدەین کاروکردەوە چاکەکان بکەین. هەر هەڵاو کەمەکۆتی نوقسانیەکمان هەیە وەکو دەفەرمێ لعلكم تتقون. تەقوا ئەوەیە کە ئینسان بەڕاستی خۆی پارێزێت لە زوڵم مستەم و ناعاقی، ئینسان خۆی پارێزێت لە زوڵمکردن لە نەفسی خۆی، بەوەی کارێک نەکات کە نەفسی خۆی تووشی دۆزەخ بکات. خۆی بپارێزێت لە زوڵم مستەم لە بەرامبەر خێزانی، لە بەرامبەر مناڵی، لە بەرامبەر هاوسەکانی، لە بەرامبەر ئەوانەی کە هینیان لەگەڵاکات، مامەڵەیان لەگەڵاکان. یەکی لە زەنانە فەرمێ ئێوە کەسێک کە ئەدەوێ ماڵێک ببەخشی بل لەوەی خێر و سەدەقەکە بزاری بزانە پارەکەت چاکە، نەوەک تۆ بچی لە لایەکەوە زوڵمت لە خەڵک کردبێت پارە کۆ کردبێتەوە اینجا دوای بچی خێریان پێ بکەیت. شیخ حەسەنی بەسریش دەفەرمێ هەر کاتێ نەفسی خۆت داوای لێ کردی زوڵمکەی إذا دعتك قدرتك على ظلم الآخرين فتذكر قدرة الله عليك. أجا نفسي يسي ظلم كي بيري دصلات تواناي خواي جورك بسر توتا كل يكتشر كي أتواني دسر لإشخا قاتل لإشخا زمان لإشخا تشاو لإشخا خواي جوره هندبة دصلات اللي بدوا يو تشاك بن باش بن هتا خواي جوره سبحانه وتعالى تشاكو
مەڵی باشتان لەگەڵا بکە. ماوەسا عەبدولحەمید بەرزنجی ماوەسای ئاینی لەگەڵمانە بخۆی گەۆر پاداش باتەوە کەلامەکانت هەنگوینین ماوەسا دەستچاو خۆش. دووبارە سڵاتانێ بێت خۆشەویستانمان لە تەوەر و بابەتی دووەماندا شاید حاڵێکی یادی 37 ساڵەیەکی مەبارانی هەڵەبجە میوانمان دەبێت لەوێ شاید حاڵ بۆ ڕووداوەکانی بە چای خۆی بینیوە. ماوەسە سەلەرمە هەرچی ینی لەم سەردەم و لەم کاتەیە باسی کرد بوتن ناگا بەوەی کە ئەوان ینی بە چای خۆی بینیوە. زۆربەی هەڵەبجەیەکان هەر شاید حاڵی و بابەتمان بەڵام ناکرێ زۆری نەیبین ناچاری کەسێک بێنی بۆی ئەو چیرۆکەی زۆرتر کاریگەری هەبووە لەسەر ئەو و یادەوەریەکانی لەگەڵا لە زیهنا ماوەتەوە ئەوە بێنی قسەی لەسەرکە ئەگەر نا ئێستا هەموو هەڵەبجەیەک ئەم برینەی بۆ تازە بۆتەوە. ڕاستە بە خێراتی میوانەکەمان ماوەسا مستەفا شێخ جەمیل هاتووەتە ماوەسا گیان فەرموو. عەلەیکم ئەسسەلام ڕەحمەتوڵڵا ماوەسا گیان خوا لێ ڕازی بێ. بەخێر ماوەسا گیان بەخێر بێ سەرە دووچاو فەرموو. بەخێر ماوەسا گیان سەرچاومان ماوەسا گیان بەخێر بێن سەرچاوەکەم بەخێر بێن خوا بەخێر بێن سەرروسیان باشە لەگەڵ ڕەمەزانە سواز بۆ خوا بەخێر ماوەسا. ئەوەی کە جەنابێ بەرکەوتووی چەکی کیمیایی تەسیری هەیە ئێستاش ماوەسا لەسەر جەنابێ؟ واللهی من چاوم دابەزی بە کیمیایی هەڵەبجە ینی کوێر بوومە ڕاستی ئێستاش عینەک هەر بەکارێنم بۆ دوور بۆ نزیک نە بۆ قوربان ماوەسا گەر ینی ئەو لەحزەیە کە کیمیا باران کرا ئێوە ئاگادار بوون کە شتێک هەیە ڕژێمی بەعزەیەوێت تۆ بارانتان بکە هەستان پێکرد بوو هیچ جوڵەیەکی نامۆتان بەدی کرده بوو؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەڵات و سەلام سەدی داری محەممەد المستەفا صلی الله علیه وسلم. زۆر پێ خۆشحاڵم کە گەشتم بە خزمەتتان ئێمە تەلەڤیزیۆنی پەیامە ئینشاءالله پەیامی خێر بڵاوەکەنۆن گوێتان لێگرن بەڕاستی پەیامی خۆشەویستی و برایەتی بڵاوەکەنەوە. وەکو ئێمەی هەڵەبجەیی پرسیارەکەی جەنابتان من لە هەڵەبجا بووم لە سێی کولیە بوون فەسڵ کراین 87 فەسڵ کراین 86 فەسڵ کراین لەسەر ئەوەی کە جێشی شعبی نەکەین نەمان کرد کە نەمان کردتر هاتینەوە بۆ هەڵەبجە لە هەڵەبجە بوون لە کوێ بوون؟ من لە بەغا بوو لە بەغا ئەماکن لە کولەی شەریعە ئەتر جەماعەتی هەڵەبجەیی بە تایبەتی هەڵەبجەیەکان فەسڵ کراین لەسەرەوەی کە جێشی شعبیمان نەکرد 2 ساڵ فەسلیان کردین گەڕاینەوە بۆ هەڵەبجە چونکە ئێمە ماڵمان لە هەڵەبجە بوو کە گەڕاینەوە بۆ هەڵەبجە دێت لە هەڵەبجە باینەوە تا ئەوە بوو 87 هاو بەسەریا راپەڕینەکەمە بەس راپەڕینەکەیەوە ینی 86 فەسڵ کرانیەوە ئێمە فەسڵ کراین 87 راپەڕینەکە بوو لە 87 کە راپەڕینەکە بوو نیوەی هەڵەبجە نیوەی کانیشقان تەخت کرا کە زوڵمی لێکرا جا من معدل بە هەڵەبجەڵم هەڵەبجەی مەزلوم زۆر زوڵمی لێکراوە لە هەڵەبجە 74 87 88 شاتوە ئاخوم پێش ئێمە چەنێکی هات بێتە سەر ئێستاش بەشێک لەو زوڵمار بەردەوامە ئیسەش هەڵەبجەیی عقوبە ئەدرێن ناڕەحەت ئەکرێن لە ناحەی نەفسیوە لە ناحەی ڕۆحیوە لە ناحەی خزمەتەوە لە ناحەی خزمەتەوە لە ناحەی خاکیوە لە ناحەی ئەوەی کە هیچێکی وا بووە ناکەن بەڕاستی جا کە 87ەوە بوو باسیەوە ناکەن ئەو مزاهرەوە ئەو هینە بوو ماوەسە لە عوسمان و ئەوان خۆ عەفویان کات چوون بۆ ئێران و حرەکەی ئیسلامی دروست بوو ئەوانە ئەتر عێراق وردە هەڵەبجەی ئێهمالەکە هەر ئێهمالی کرد بوو ئێهمالیە کرد وردەوە ئەتر کانیشقان لایەکی تەخت بوو چەنەها ئەنفالمان هەبوو لە هەڵەبجا بۆچی بە دیاریکرا و کانی عاشقانی یان هەر و گەڕەکە پێشمەرگەی تایە لەوێ پێشمەرگە لەوێ تەقەیان نەکرد هێنیان نەکرد ئەوە مەوزوعێکی درێژن بۆ بەنامەیەکتر ئەتر کانیشقان کە تەخت کرا ئەو شەوە مامۆستا عوسمان و ئەوان تەشریفیان چووە دەرەوە لەگەڵ مامۆستا عەلی جەماعەتی مامۆستای هەڵەبجە ئەتر هەڵەبجە چەند کەسێکیش گیرا و لە مەعسکەرەکەی هەڵەبجە زینە بەچاڵ کران هەرخان بەژێر خۆڵۆ لە کانیشقانگیران تر وردەوە لە هەڵەبجە ئەو تاقمە ئەو جەماعەتی کانیشقانە زۆربیان چوون بۆ ئێران کە چوونە ئێران وتر هەڵەبجە وردە این بوو تا 16 سێ کە کیمیایی کرد بەسەریا بەس 11 ڕۆژ پێش ئەوەتە نازان بەرەی کوردستانی ئەو وەختە بەرەی کوردستانی بوو بەڕاستی لە ئێران و ئەوانە
تر بەرەی کوردستانی ئەیزانی کەی هجووم ئەکا ئێران کەی نایکە ئەوە من نازان بەڕاستی اینجا هەڵەبجەش بووە بە سێ بەشەوە لە کیمیاوەکە بەڕاستی ئێمە من لای مزگەوتی جامیع مزگەوتی گەورەی هەڵەبجە بووین ماڵمان ئێمە لە کانشقانەوە بووین بەشێکیشی لە سەرایە بەشێکیشی لە کانە قوڵکە یعنی هەڵەبجەیی بوون بە سێ تاقم لە کاتی کیمیاوەکە بەس لە سیانزەی مانگۆ هەڵەبجە بەرەو کیمیاویە ڕۆی هەڵەبجە بەرەو کیمیا چۆن سێ ڕۆژ پێشەوە طبعا شەو گوێمان لێەوە بوو شەوی چواردە بوو نەکەوتمە خەڵت دەنگی تۆپ و ئەوانە ئەهاو کە ئەیانەوە هیچ نییە شەڕە لەو بەری دەربەنی خان و ئەو ناوە شەڕەتی بوو ئێران وردە ئەهاتە پێشەوە تۆپبارانێکی عەجیب شەڕی ئێران عێراق وردە هات و تەوان پێشمەرگەشی لەگەڵا بوو بەرەی کوردستانیشی لەگەڵا بوو هاتە پێشەوە وردە تا گەشتە 15 مانگ چواردەی مانگ لە چواردەی مانگە هەڵەبجە قەسپێکی عەجایب کرا بەڕاستی تۆ پێدای لە ماڵی ئێمەش لە چواردەی مانگە تۆ پێ لێیان کە تۆ پێ لێیان ژوورێک لە حوشەکەمان گەورەی ماڵی ئێمە گەورە بوو تقریبا 600 مەتر بوو دوو لە ڕووی جەنابتانوین کولانی مریشک و شت بوو ژوورێکم دروست کرد بوو بە ئەو شتانە سوبحان الله یەک مریشک و یەکینی پێوە نەبوو ژوورەکە تەقت بوو جا تر کە وابوو وردە قەس بەکرا لەسەر هەڵەبجە تقریبا 6 کەسمان شەهید بوو بە تۆپ لە شەڕەکە نەک پێش کیمیاوەکەش ینی بەتارە نا بەتارە هەر تۆپی ئێران لێ بە هاوەن و تۆپ لێەیە تا ئاخری ئەوەڵی 15 مانگ ئەتر تەواو پێشمەرگە داخل بووە هەڵەبجە کە پێشمەرگە داخل بوو من بەرامبەر مزگەوتی جامیعین مامە خالیمی لێ بوو مامۆستا شێخ خالی مفتی قووەتێکی زۆر لە کانشقان و هاو مافرەزەیەکی گەورە جا ئەوەشمان لەبیر نەچێ قاید فەیلە خۆی تەسلیمی ئێران کردبوو کە قاید فەیلە خۆی تەسلیمی ئێران کردبوو ئەسکەریە ترش پرزە بوو نەیەتوانی مقاوم کا هیچ بکە مافرەزەیەکی گەورە هاتن لێ ئێمە وایە سیلاحیان پێ بوو هینیان پێ بوو زۆر ترسان بەڕاستی سەیرەکەی نەیان نەزانی چی بکەن گیران خواردبوو خۆیان تەسلیمە کرد هاتن لای مزگەوتی جامیعە و تووسیەکیان هاتە ماڵی ئێمە داڵانێکی درێژمان هەبوو چەکەکانیان لە خۆیان کرد و دەستیان هەڵبڕی بۆ ئێمە لەوانە ترسان ئەوانش لە ئێمە تەسلیم بوون پێشوەکەتر ها 12 کەس بوو بردننی لەگەڵ خۆیان ئەتر ئەمە بەڕاستی کە هەڵەبجە وردەتر گیرە کە گیراتە قەسب لەسەر هەڵەبجە نەما قەسپی تۆپ و ئەوانەی ئێرانیش داخل بوو پازاران هاتە خوارەوە بە قووەتێکی زۆرەوە شەوی 16 بەیانی 15 مانگ بەیانی ئەتر بەڕاستی ئێمەش پێمان خۆش بوو کە حزبی بەعس لەناومانە نەماوە نەمانزانی شتەکە بەس ئەوەش هەبوو پێشمەرگە حەزی نەیە کرد خەڵک بڕاتە ئێرە من ئەوە بۆ شایەتی ئەیەم لە 15 مانگە کاک شەوکەتی حاجی مشیر قووەتێکی زۆری لەگەڵا بوو یەکێتی بوو تەوان هاو بەرە مزگەوتی جامیعە منیش لەگەڵ مامە خالی مایەسا بوو لەگەڵ جەماعەتی وتم بۆ کاک شەوکەتەوە هات و ئەوانەتە ڕۆشتی ئەو هاو بەرەو پیری مامە و دەستی مات کرد لە حەقەتە تر مامە وتی دەی ئێمە چی بکەین وتی وەڵڵاهی مامۆسا نازانین بڕین چی بکەن بەس قووەتێکی زۆری ئێران هاتوۆتە خوارەوە ئەوە هەڵەبجە گیراوە بەرەو دەربەنی خانیش ئەڕوا چی دەی ئەڵێن کیمیایی هەیە و چی هەیە و ئەوانە چی بکەن وتی وەڵڵاهی ئێمە حەز دەکەین ئەگەر ئەمان بتوانین دیفاع لە هەڵەبجە بکەن ینی ئێران ئێوە نەچنە ئێران ئەو خواردن و ئومەمی متحیدە بێ لە هەڵەبجە شتان باتێ ئێمە نەمەزانی عێراقەوەنە زاڵم و شیناتان بەڵام ئێران احتیاتی خۆی کردبوو خۆی اینجا وتی سیلاحی بە قووەتیشان پێیە تەیارە باوەڕ ناکەم بتوانێت نزیک بێتەوە نزیک بێتەوە ترەوە بوو ئێمەش نەختە دڵمان خۆش بوو بەوە بەڕاستی دڵمان خۆش بوو تاوان تا سێ سایقیش لەمای سێ سایقیشەتر هەر خاپور بوو خۆیان خاپوریان کردی سیحابیان کرد تا نزیکی عربەت ئەتر هەمووی گیرە ئەو منتیقە هەمووی پازاران گرتی سیروانیش لەو لاوە بارانێکی زۆر باری بوو چەمێکی هەبوو ئەو هێن کورە ئەحماوە زەڵم کە زەڵم لەوێ شاتەنەها هەڵەبجەی ئێمە شەهید بوو ئاو بردی بازێکیش لە 14 مانگە کە ئەیان زانی ڕایان کرد بۆ لەو سلێمانی هاتن ینی پێشتر خەڵک
جوڵی تێکەوت هەندێک لە خەڵک ڕۆشتن هەڵبجیان جێشت حتا خزمێکی ئێمە چەند خزمێکی ئێمە لە زەڵم لەسەر جادەی زەڵم لەوێ ئاو بردی و خنکە ئیسەش کەس نازانێت جەناب بردەکە ڕووخاچی ڕوخانیان بە تۆپ بە تۆپ ڕوخانیان ئەتر سەد بوو ئەو ڕێگە سەد بووە نازانم ئێران ڕوخانی عێراق ڕوخانی کێ ڕوخانی نازانم بۆ ئەوە نازانم تر لە 15 مانگە جەوێکی زۆر خۆش بوو بەڕاستی ینی هەڵەبجی گیراوە و هەر خۆرەتاوە بوو هەمتر بەهاریش بوو ئاخر بارانێکی تیاکیش باریوە تەیارە هاو وەرەقەی خست بووە خوارۆ على ئاساس بزانێ 16 مانگ 15 مانگ تر خەڵک پشتێنی لێ کردو ئەوی لە هیناوە ئەوەشی دەرچوو بۆ قەراخشار و آخر دێهات نەمابوو لە هەڵەبجا بەڕاستی هەمووی بار کرابوو حزبی بەئاس نەیهێشت بوو دیاب هەندێک دیهات نەبێ تا 16 مانگ بۆ بەیانیەکەی 16 مانگ ئەتر کارەبان نەما بەڕاستی کارەباوانە نەما 16 مانگ وتیان ئەلیکۆ کە تەیارە هاتوو وەرەقەی خستوەتە خوارە وەرەقەکە ئەوە نەبوو بۆ ئەوەی کە ئینسانی هەڵەبجە بکە بۆ ئەوە بوو ئیتیجاهی هەوا وەرگێت ئیتیجاهی هەوا وەرگێ بزانێ هەوا خیدەع بوو ینی ئەسکەری ینی پیاڵێ من دوایی لە ئەسکەریەوە فێر بووم ئەو هینی ئەسکەریەیە تر تقریبا سعات دەی 16 مانگ بوو بەیانیەکەی مامۆستا شێخ لە ماڵی ئێمە بوو شێخ ئیسا مامۆستای لە مزگەوتی سەلاحەدین کوڕی مامە شێخ محەممەدەوە شەمێرانی جا لە ماڵی ئێمە بوو لای مامە خالی مەی خوێن فەقێ بوو هێشتا نەبوو مەمەلا وتی وەڵا ماڵی ئێمە گەورە بوو وتی شێخ مستەفا با بڕین بە شوێن باوکمەوە ئەوانە لە دووجەیلن دووجەیلە لادەیەکە لە سەروی سیروانەوەی سیروان جا ئێمە پێڵێن دووجەیلە سیروان بەڵە بەڵە منیش وتم دێوەڵا باشە ترێمە تەوەقعەوەمان نەکرد چارێکی وێ بۆ 11 بوو ئەوانە دەست بکرێ بە قەسم هاتین وردە وەرجە سەی دەکەنەتەوە پێشبەرگە هاتووە و پازارێکی زۆر هاتووە و قوواتێکی زۆر پازدار سەریان پاک تاشی بوو یەک گونیە بەشانیانەوە بۆ ئاوا هەڵیان گرتە بوو وتمان ئەوە چی تایە وتیان ئەمە ڕوومانەی تایە بەرەو کەربەلاو نەجەفە ڕۆین لە هەڵەبجەوە بەرەوە کەربەلاو نەجەفە ڕۆشتن بەرەو خوارە ڕۆشتن هەر بە پیادەیی ئەمە هینە هجوومی بەڕیە و خۆبەخشیە هینە فیدائیە ئێمەش هاتینە لای انحسارەکە انحساری ناوبازاری هەڵەبجە نازانم کامتان هەڵەبجەیی بن تۆ بەڵێوی هەڵەبجە لای هینەکەی هیکلەکەی منیش بە دەستی دوو هەڵەبجەیم کعمەری خاوەر کە هەڵسینێکی بەڵەوەنەوە گەشتینە ئەوێ و مامۆستا ڕجایەک هەیە ئیسەش ماوە عمری درێژ بێ جێبێکی پێ بوو دەستمان لێ ڕاگر وەستا وتی ها کاکشێک بۆ کوێکی وتم وەڵاهی کاشە مەسن ئەڵێ باوکم ئەوان لە سیروانن لە دوودێ لە با بڕۆین بیانێنین بۆ ئێرە وتی بەسەر چاو جاقەی تێکە سواری جێبەکە بووین هەر ئەوە سوار بووین نەگەشتینە لای قەسابخانەکەی هەڵەبجە پێم قەسابخانە کە خەریکە دەرەتی لە شار نەگەشتێتە زەمەقە تەیارە هاو کە تەیارە هاو تر کاکڕجا سیتی و کوژانەوە ڕای کرد ئێمەشدا بەزین و ڕامان کرد هێشتا قەسف دەستی پێ کرد کیمیاوی نا بەڵە کیمیاوی نا تر قەسپێکی عجایبی دەتر ئێمەش لەو پێچەوە لای هەسەناوە ئەو ناوەگەر بەڵەوە بن وردە هاتینە سەرەوە بۆ گوڵان هاتین سەرەوە بۆ گوڵانی شێخوەلی پیاڵن گوڵانی سەر و سیرەکەین ئەمە تەیارەیە و قەسفە کات و ناپاڵمە بە هەڵەبجا و خەڵکە ترسێنێ جا دوایی خێتە ئەسکەری ئەوان وابووە کە خەڵکەکە بترسێنن بچێتە ناو ژێرزەمینەکان لەبەر ئەوە کە غازەکەیان ڕست خەڵکەکە زیاتر غازەکە تەبع ئەنیشێ خەڵکەکە من بە چاوی خۆمەوەم بینی قوربان سیرم کرد لە ئەو وەختە هەڵەبجاخرەوەنە گەورە نەبوو هاتینە خوار و نەختە لە گوڵانەوە ئەو تەیارانە نی ئەوەنە نزم بوو وەڵاهی من پێشمەرگەیەکم بینی بە کلاشنکۆف تەقەی لێ کرد یعنی ئەوەنە نزم بوو تەیارەکان ئەم ئێرانە تەقەی لێ نەیە کرد زۆر سیر بوو ئەتر تەقەشی لێ کرد بێ من نازانم ئەی بۆ نایکەوتە خوارەوە هەر زۆر نزم بوو تەیارەکان ینی ئەو پێشمەرگەم بینی بە کلاشنکۆف تەقەی لێ کرد خۆ نەیەگەشتێ بەس ئەتر ئەوازە درجە و چیوچی و ساڕۆخینیان هەبوو قوربان کە بینیم
ناپاڵمێ لە پشتی ماڵی ئێمەوە دای بە عەرزە تارەکە لێیە وتم بە قورئانەوە ماڵی ئێمەیە گەڕ هەڵسا چی بوو لە ناو بازاڕەکەی یابوورم کە گەڕ هەڵسا وتم کاش مەسیل من ئەگەڕێمەوە بۆ هەڵەبجە چۆنە ڕۆی تووتی ئەوانە وتم بەخوا ڕۆموتی دەوەڵام منیشتم ئەو جامانەیەکی بەسەرەوە بوو کردی بە چەفتە و ئەتر هەڵەبجەیی بوو ڕایە کرد بەرەو گوڵان ئەو جیهەتی لای ئێمە چی بووە کەس خەبەری کەسی نەیەزانی ئەوەی کە ڕایە کرد بەرەو گوڵانە هاتن وەڵای ئێمەش منیش شینێکم پێ بوو دەسڕێکم پێ بوو تەڕم کردەوە پێشیان و خەڵوز و نازانم دەسری تەڕ و چی ئەوانە و ئەگەر کیمیایی بوو ئاگر بکەنەوە و چونکی کیمیاویەکە ئەنیشێت ئاگرەکە هین یەکە ڕۆشتین سیرەکەین لە ڕێگا ئەمە خەڵکەوتووە و من چەند کەسێکم بینی لای ماڵی کاکشێخ ئەحمەدی کاکشێخ ئەحمە و شێخ ئەحمەدی شێخی حسامەدین کانیشقان یا بینیم چەند کەسێک کەوتووە و کەفە چەرێنێت و ترسێکم لێنێش بەڕاستی نەوزانی بێشتا کیمیایی ترسێکم سەیرن کە ئەم زەلامانە نە زامار بوون نە هیچ بوون نە بە قەسبەکە مردوون ئەیخوایە ئەمە بۆ کەفە چەرێنن ئەتر وەکو یعنی ئەوەی ئێمە بینوان یاخوا کەس نەیبینێ وەکو بەڵێت نمونەیەکی ڕۆژی حەشر بوو ئەلموهیم من خۆم گەیانە ماڵەوە خۆمان گەیانە ماڵەوە سەیرەکەین لە ماڵەوە شا حەبیبی برا میسە نەخۆشە دوعای خێری بۆ بکەن ئینشاءالله مەلایەک بوو بەڕاستی خزمەتی خەڵکیە کرد منفعەتی بۆ خەڵک هەبوو وەکو حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم أحب الناس إلا الله أنفعهم للناس بەڕاستی شا حەبیبی وابوو سەیرەکەم خەبەریان بۆ هێناوە بەڵا فڵانە کەس و فڵانە کەس مردووە لە مزگەوتی تەکیەیە لە مزگەوتی وەرن شۆراوە با بیبێن بۆ سەر قەبران بیناژین یا لە حەوشەی مزگەوتەکە بیناژین ئەوی چی بوو بەدەم ئەوەوە کە گەڕایۆ ئەتر هەر بە کراس و یینە چۆغەیەک و یینە چوو بوو کڵاوێکۆ جبە مێزەرەکەی لە ژوورۆ بوو سوبحان الله ئەو ژوورە دەرگاکەی داچوو چونکە خانووکەی ئێمە خۆڵ بوو خانوو کۆنەکان بوو ئیسەر دەرگاکە نەکرایەوە کاریگەری قەسفەکە وەڵا هاتمە سەرەکەم شا حەمەمین ئینجاکە شا حەمەمین شپرزە بووە لە ماڵۆیە و نەنکمان داتووبا ینی دایکی باوکمەوانە ینی باوە ژنیان بوو لای ئێمە بوو ئەمری دەوری 85 ساڵ ئەمریە بوو تر بازێشتمان کۆ کردووە و بە پەلەپەلوو دایکم خوا عەفوی کاما بوو لەگەڵ خێزانەکەی هێنا وتم یاڵا وا بڕۆن وتیان بۆکی وتم وەڵی ئەوان هێشتا نەیانزانی بۆ کیمیاویە وتم کورە کیمیایی وتی کیمیاوی چی وشتی چی ئەوە قەسپە و بووە و تەیارە تر تەواو نایەتەوە دووکەڵی سپیەکە دیار نەبوو هیچ چی دووکەڵە سپیەکەی کە ئەخر ئەوان لە ماڵەوە بوون لە ژێرخانە ئێمە پێمانەوە ژێرخان نەیانزانی وەڵایەتر ئەوانیش دەرچوون ئێمەش دەرچووە من و شەمەسین دەرچوون و یەکی کۆڵێکمان نا بە کۆڵمانە و شا حەمیدی براشتم نەنکمی خرتە سەر کۆڵیەوە داتووبا عمری 85 ساڵ بوو تقریبەن تا کانێشقان هاوردبووی لەوێ تا گوڵان لەوێ ئەمری خوای کردبوو کیمیاویەکە لێیا بوو ئەو مردبوو بەسەر شانیوە کردبوو تر ئێمە چوین من و شەمەسین کە چوینە کانێشقان هەمتە تەیارە هاتەوە ئەمە کەیە ئەمە دوای ئەستێکی درەنگە تارە وازی نەیەهێنا سیرەکەن خەڵک شپرزە بووە خەڵک وێرانە بەڕاستی گەشتینە نزیک گوڵان قەسپێکی کرد دوای بانگی مەغریب بوو کۆڵ نەما بە کۆڵی ئەمەوە نەمانزانی چی لێ هاو پەڕی ڕۆی ئەتر نەمان دۆزیەوە بەڕاستی ئەتر کەسمان نەبینیەوە من و شەمەسین نە دایکم نە برا نە کەس نەکارمە بەس کچێکی مامەم نزیگەوە بوو قەسپەکە نزیک بوو هەمیشان هەر ناپاڵم و زلمەیەکی هاو دەنگێکی زۆر عەجایبی هاو زۆر عەجایب شریخە نەبوو ئەمەیان وەڵاتر ئەو کچی مامەم ئیسە گەورە بوو و دکتۆرەیە لە جامعە دەرزەڵێتەوە دادە فەریدە سەیرەکەن ئەویش لەویایە لە 5 ئیبتیداییە بوو یا 4 ئیبتیدایی وەڵا ئێمە ئەومان هەڵگرت و بردمان پەیکی کەوتە بوو قوربان گەشتینە سەرکەوین بۆ باوە کۆچەک سەیرەکەن چەنەها خەڵک لەویا کەوتووە و کەفە چەرێنیە و زەلامان لەگەڵا بووەتر وردە چاویشمان دائەبەزی بەرەوکیە بەرەو باوە کۆچەک سەرکەوی بڕۆیتە سەرەوە
زەلامان لەگەڵاوەی تخوا جێمان مێڵن جا ئێمەش نابەڵەوین بەڕاستی بەڵێ وان نەبووین ترسی ئەلغامیشمان هەبوو ئەسکەری لەو منتیقانە بوو کوڕێکمان ڕێک کەوت وتی من پێشمەرگەم و ئەم منتیقا هەمووی بەڵەوم و لە دوای منەوەبەر مەترسن ئەڵە چونکی لە پشتی گوڵان و سەرکەوتین ڕۆشتینە سەرۆ بە ناوی ئێرانەوە نەچوین سیرەکەم زەلامیە هەرای لێ هەڵسا چەند کەسێک بوون وتیان وەڵا سووتای سیرمان کرد کوا هیچ و نییە و هەروەکو ئێمە جلوبەرگیان کوا هیچ گڕ و نەگرتووە و چوتە بەرە وەڵام گڕم گرتووە سووتان وڵاتە چۆ خەشتمان لەم سەرەکەین پشتی تەواو سووتاوە کیمیاوەکە سووتانێتی بیاوەی جلەکەی هین ببێت ڕاست زۆرێک وای لێت نەختێکی کە ڕۆشتین دانیشتین لە عەرزا دوایی سیرەکەین چەند کەسێک منیش هەرخۆم وام لێ هاو سیرەکەین عیب نەبێ ئەم ڕانوشتانەمان چونکە عەرزەکەش تەڕ بوو سووتە زۆر سیر بوو تر ئەلیکۆپتەریش هەر ئەسوڕایە بۆ ناوە ئەلیکۆپتەری ئێران ئەهاتوو ئەچوو بیبینایە یەکێک گڵۆپیان هەبوو ئەیاننا لە عەرزەکە گڵۆپەسینەکە بە نزمیە هاتن بە ناو دۆڵەکە و شتەکانە من مەکینەم بینیوە خەڵکی پێوە بووە لە هەڵەبجەوە بۆ گوڵان یەکە ئەکەوت نەخوارەوە ئەمردن وەڵڵا تر بەدەم خۆشە گەشتین ڕۆشتینە ئەتر ڕۆشتین لە باڵامبۆەوە سەر کەوتین بە چه زەحمەتێ بە پێی پەتی بە ناڕەحەتی ئەم کتێشمان پێیە ئەوە خێزان و ماڵ و مناڵ دابڕاون لە یەک من بەڵێ لە دایکم و براژن و ئانە کەس نییە کەس ئەو کەسەیەوە بڕوە تر شەویشە تاریکە نایبینیت ڕۆشتین بەرەو هین لە چوین بەرەو سازان چوینە خوارەوە سازان و ئەوانە لەویا لە سازان سیرەکەم ئاگریان کردوەوە و تەڕبوو بووین زۆر مانوو بووین نەمانەوێت دانیشین لە ترسی ئەوەی کە نەسووتین کیمیایی بە عەرزەکەەوە لە ترسی ئەوەش خەومان لێ نەکەوێ ئەوە نەبێت تاقات بووین وەڵا چەند کەسێکی کەمان بینی لەوێش ئەوانش شەهید بووبوون شەهید بووبوون بەبێ ئەوەی یەک پارچیان بەرکەوت بێت یەکی نابێت خنکا بوون خنکا بەڵ ئیتر ڕۆشتینە خوارۆ لە سازان و مۆردین سەرکەوتین بەرەو سیروان ڕۆشتین ئێمە سیروانی ئێران سیروانی ئێران سیروانی ئێران چەمێک بوو ینی چەمێکی زۆر گەورە بوو ئێران ئینەکەی تەقانە بوویەوە عێراق پردێکی هەبوو تەقانە بوویەوە کە تەقانە بوویەوە ئێران کە هاتبوو پردی هینی لێبەستە بوو پردی ئەمریکا ئاسکەری ئەیبەسێت سیار هەموو شتێکی بەسەر ئاڕوە من بە چاوی خۆم بینیم ژنێک لە پێشمانەوە بوو مناڵێکی هەڵایە ناو ئاوەکە مناڵ شێت بوو ینی ئاساو گرتو هەرچەند وتمان نەکەی وەڵا هەڵی یا ڕۆشت ئاویکی قوربان سیر تەکرد لێ ئێترسای لافاو هاتبوو هەمووی بارانێکی زۆر باریوە بارانێکی زۆر باری و بێتاقەتی مناڵی خۆی بوو مناڵی خۆی بوو بەسەر چوینە ئەو بەرۆ لە سیروان لەو پردە ئەیان تەیارەش بەرسەرمانۆیە عێراق هەر قەسبەکە قەسبی کیمیایی و قەسبی سارۆخی ئەگەڕا بۆ ئەو پردە بیدۆزێت و نەیەتوانێ بیدۆزێت و لێیە لەبەرەوە خەڵ نەچێتەوە بەرەوە نەیەدۆزی و پەیەگا نازانم بە ئێران بە هین بە مەقەڕوشت ئەڵێن پەیەگایە چیەوە بارەگایەکیان هەبوو لە بەرزاییەکەوە لەو بەرۆ لە گردیەکۆ دوو لە ڕووی جەناوتان و بیسەران و بینەران یاسرشتی زۆر تیا بوو بۆ تۆپ بردن بۆ سەر ئەو کەژانەوە بۆ هینەوانە کە سیارە ناڕۆی قەنەعەت بکە من بە چاوی خۆم بینیم تەیارە لەولاوە هاو ئێمە ئاوا پاڵ کەوتو بووین لەسەر گردەکەی ئەمبەرۆ سیرمانە کرد کە هاو لێیە چی جوندی تیا بوو چی هێسری تیا بوو هیچی بە ساغدە نەچوو تر لەوێش ئێمەش هەم ترسپرزە بووینەوە ترسا جارێکی تر سەبوو بوورە پێ دەبڕە قسەکەی خۆت بیر بێ تایرە هەڵەبجەیەکان کە کیمیا بارانکران هەمووی بە یەک ئاڕاستە ڕۆشتن یاخود هەر یەکە و شوێنێکی گرت بۆ دەرباز قوربان من وتم هەڵەبجە بوو بە سێ بەشەوە کانێشقان جا لە ڕێگەی گوڵان و ئێمە هاتین
ئەوە بەرەو گوڵ سەرا لە ڕێگەی عەبابەی لێەوە ڕۆشتن باشە کانی قوڵکەش لە ڕێگەی عەنەبۆ ڕوون بێت هەوا کەش خوا گەورە وای کردبوو نەختی هەوای هەبوو هەوا کەش وا بوو بەرەو کانی قوڵکەیە ڕۆی کیمیاویەکەی بەرەو کانە قوڵکەیە برد واتی ئەگەم چونکی بەرەو سەرا و کانە قوڵکە زیاتر مردنی تایە کانە قوڵکە و سەرا خەڵکیش زۆرتر ئەوەی نەگرت بوو ئەتر هەڵەبجەتر ئەتر منتیقی کانیشخان ئێمە گوڵانمان گرت بوو نایچینە ئەو بەرەو نەچین بەرەو عەبابەی لێ ئاوا بوو ئیتیجاهەکان سێ ئیتیجا هەبوو قوربان کە چوینە ئەو بەرۆ لە پردەکە و ئەتر پاڵمان وایە ئێران هینێکی زۆری هێنابوو سیارەیەکی زۆری هێنابوو لە پشتی گردێکۆدایە نابوو سیارە شتیان هێنابوو بۆ دەرباسکرد بۆ ئێمە بگەێنێتە شوێنی ئەتر ئێران بوو ئەو شوێنتر ئافرەتێک تیکەیە نانی بۆی هێنام دوو یاڕبی خۆی گەورە جزای بە خێری باتەوە ئەیناسم ئەو ئافرەتەیە دوو پەنیری تیا بوو کردبووی بە تیکەیەک و دای پێم کە خواردم ئاوا پاڵمایۆ چاوم تەواو دابەزی بوو ئێرە و تۆ خەڵکم نەیەبینی کاریگەری کیمیایەکەی هەر ئاوا هاتە خوارە بە چاومە لەم هینانا بوون وتیان یاڵا سەرکەون بڕۆن پان بۆ کوێ وتیان دەی سواری ئەو سیارانە ببن ئەتر من مامۆستا موحسینم لێ گوم بوو مامۆستا موحسینم لێ گوم بوو لە خەڵکێکی زۆری لێبوو زۆر هەرەوەڵا زۆری لێ بوو کە سواری سیارە بووین من پاسێکمان بۆ بوو بەرەو ڕوانسەرە ڕۆی نازانم ڕاستەر بەرەو ڕوانسەر ڕۆی کوڕێکم لەگەڵا بوو لە پاڵیەکە دانیشتین ناوی کاک محەممەد بوو چەکدار بوو چەکدار لەما حرەکەی ئیسلامی بوو لەو پاسا بوو بەس و تووریا بوو دنیای زۆر دی بوو کەژووکێوی بین و بەس ئێمە کەژووکەمان نەبین و مناڵێکی پێ بوو مناڵەکە هەرەگریە مەتۆلکەیەک بوو هەڵی گرت بۆ ینی گرت بوو جا ئەمەش نازان باسی ئەوە بکەینە هەڵگرتنەوە بە کورتی وتی لە وتم ئەمە چییە کوا دایکی وتی وەڵام من خۆژنم نەیە ناوە ئەمە لە ڕێگە لە هەڵەبجە بوو لە کانشقان و کە هاتوومەتە ئەمبەرۆ پێشەوە بکەیتە گوڵان سیرەکەم پیاوژنێک کەوتون شەهید بوون ئەم مناڵە لە ناوەڕاستیانایە لای ئێمە عادەت وایە قوماتەیەکرا من چاویشی ئەڕێژرا منیش وتمەڵا ئەم مناڵە بە عەقلە نام وایە مانیە چ ڕۆژ بێ هەر ئەوەنە وتی بەخوا لەوانێ وتم ئەی چی چۆن هەڵگرتەوە وتی وەڵا نەنکێکیشان لەگەڵا بووە دایک و کوڕەکە وتی ژنێک بووە وتی ئەو ماوە لەگەڵ ئەم مناڵەیە وتی بانیە کرد تاریک بوو وتی منیش لایەتێکم بەدەستەوە بوو سێرم کرد پیرەژنێکە و بووکەکەی و کوڕەکەی کەوتۆ لە بەردەستیا و شەهید بوون حالێوا شەهید بوون و ئەم مناڵەش لەوایە ئەگری وتم پوری هەڵسە با بڕێن وتی بەڵایی ناتوانم بڕۆم بەس توخوا نەختی ئاوم بەرێ وتی قاپ و قاچاقیان پێ بوو نەختی قاپ و قاچاقیان لەگەڵ خۆیانە هێناوە دەرەوە وتر بەهاریش بوو ئاو بۆ چەمانە هەر هەبوو بە جۆگەلە شتە لە خواری گوڵانەوە وتی ئاوەکەم بۆی هێنا و ئەمە ماچاتە وتی دەرزی کرد دوعایەکی زۆری کرد ژنە بە تەمەنەکە دوعایەکی زۆری کرد خوای ئەوانی شۆقیە بەلێ بکەیت وتم وتی دی ئاوەکەم بەرێ باوی خۆ تی ئاوەکەمایە خواردی و یوقمیلیا و هاو بەدا وتی لە دنیا دەرچوو ئەم لە ئەو لە ئاوم کرد بەسەر هیچ وتی ئەم مناڵە من هەڵم گر هێنا نازانمینی کێ ئێستا المهم من بووم بە ڕەفیقی چوینە ڕوانسەر لە ڕوانسەر خوا هەڵ ناگرێ خزمەتێکی زۆریان کردنی ئێرانی چوینە ڕوانسەر ئێمە چایخانەیەکمان بەرکەوت ئەوە یەلکە و ماس و ئەوانەی هەبوو تەوزیعیان کردین مناڵێکی کەش پێیا بوو ئەوش هەر قوماتە بوو هەر ئەگریا لە باوەشی منەوە بوو قوماتەکە کاک محەممەد نازانم چوو جیبکە مزگەوتێکیشمان لە پاڵا بوو
صاحب چایخانەکە وتی ئەو مناڵە بۆ ئەگری تمەڵای نازانم چاوم بە حاڵی بینی ئێرە بینی وتی ئەوە برسیەتی ئەو چونکە ئیزانی تمەڵای نازان وتی ئەی دایکی کوا وتمەڵای دایکی لە هەڵەبجە ئەم کاتەوە هێنا شەهید بوو چی ئەوانە وتی دەبڕە ئەو دوکانە حەزەکەی خۆمە ڕۆمیا تۆ بڕۆ ئەو دوکانە بەرامبەرمانە شیریان هەیە لەگەڵ مەما مناڵش منیش چووم و 50 دینارم پێ بوو 50 دیناری خۆمان چوم خوا هەڵ ناگرێ یا ڕەبی خوا گەورە جێزای بەخێرم باتون چییە وتم وەڵاهی ئەم مناڵم پێیە و چ عمری چەنە وتم وەڵاهی بە پێی هینی لەوانی مانیەک بێت شیرێک و مەمەیەکم بەرێ وتی ئەزانی بیگریتۆ وتم نەوەڵان جا بۆ شیرگرتنەوە هەر ئاوای گریتەوە وتی نا ئەمە مناڵە بێ هینی مناڵۆ بەمێ بۆ مناڵە بێ ئەتە شیرێکی هێنا و هاتمەوە ئەم بەرۆ قیاسەکەی پێوتین و ساحێبینەکە گرتیوە ساحێب دوکانەکە چایخانەکە گرتیوە مەمەیەکمان نایە بەری نا خواردی مەمەی دووهەمیش گرتمانوە نیوەی خوارد و خەوی لێکە ئەمی تریان کە شیریان نایە لە دنیا دەرچوو لە دنیا دەرچوو زۆر مەساد بوو هاتر ئەو مامۆسا یاڕەبی خۆی گەورە جەزای بە خێری باتەوە هات بردوانە مزگەوتەکە و توانندێ ئەوەتە لە حاڵەکە ئاوایە و چی بکەین وتی ئێوە بڕن من لێرەی نێژم و نوێژی لەسەرەکەم وان هاتر بردنیان بۆ کرماشان کە بردینیانەکە ناڵەکەشتانە پێ بوو هەر مناڵەکەمان پێیە بەس خەوت ئیستراحەت تێری خوارد مناڵەکە چوینە کرماشان لە کرماشان بردینیانە شوێنێکۆ من ئەمە یەکەم جارم بۆ یارانیش ببینم بەڕاستی بردێنیانە خەسخانەیەکی زۆر گەورە حەدی قەوشت و ئانە بوو وتیان کۆبووی ئەتر چەند سحوفی بوو نازانم چی بوون هاتن ڕسمیان گرت ڕسمی ئەم وتیان ئەم مناڵە چیە وتمان وەڵا ئەمە مناڵێکی گوم بووە ڕسمیان گرت و ئەم مناڵە چەند چەر ئافرەتێکی هەڵەبجەیمان لەگەڵا بوو تەسلیمی ئافرەت هەڵەبجەیەکەمان لە کردیەمە ئەی چی لێ بکەین ئێمە زۆرتر ئافرەت دەتوانێت ئیدامی بە ئەم ڕسمایان گرت وەتر ئێمە چوین ئەیب نەبێ حەمامیان بۆ ئەوان هەر حەمامی تاکتاکیان هەیە ئەو وەختەشیان بوو وتیان بڕۆنەوە حەمامە ئایا بکەن بە خۆتان ئەوە کیمیاویتان پێوە چیتان پێوەی ئەوانە و ئەوە بیجامەیە و بۆیان دانابووین و خاولی ئەوانە لەوێش ئاخەری بوو ماسەین بڕووبات چونکی سال بوو دنیا بەفر باریە باری کاکە چوینە ژوور و خاولیان ناینێ و دوایی هاتینە دەرە سیرەکەن گیرمان دیار نییە سیرەکەین لاوە سەرەوە زۆربەی جیل کۆ کراوە و ئاگرێکیان پێوە نا وەڵامە کیمیایی پێوەیە ئێماڵتانەوە بێمە ڕق بووینەوە ئیسە بەم بیجامەوە ئالەویا کوڵ و ئالەویا کوڕ چی بکەین ئێمە وەڵاوەتیان دەدانیشن چون تەسکەرۆشتەکانیان دەرهێنا بوو پارۆشتیان دەرە هەڵ ناگرێت ئەو شتانە هەیە کشتمان نەفاوتاوە بڵێن پیاڵە ئەوشت و ئانەنا تر چون نازانم لەکوێ ئەم دلی با لەو شتانیان هێنا هینی ماڵانیان هێنا نازانم هەر یەکی و شتێکمان بەرکەوت من قەمسەڵەیەکی گەورم بەرکەوتە بوو پانتۆڵێکیش ئالێرە ئەم بەست زۆر هێن بوو ماوەسەیان دەستچاو خۆش بێ ئەنی بە چەندین بەرنامە ماوەسە سەلام بەرنامانە یادانە تاو نابێ ماخواوی بن یخوا دەستچاو خۆش بێ دەستان خۆش بێ خی گەورە بەختەوە دو ناخۆشیە بێبی حاڵەتە بەڕاستی ئیسەس مەزلومە ئیسە زوڵمیلی ئەکرێ بەڕاستی حەق نەبوو من ئەوەم بینی وتومە لەوانەیە لە هەڵەبجات دەمە قاچانیان نەتەقێت لەوانەیە هەمووی ئەم ئەحزابانە هەمووی هین بکەنەوە بۆ هەڵەبجە خۆیان ئەڵەن سونبولی مۆزوعەکەی هەڵەبجە بەڕاستی ئاین عزیێتە کێشە خاوێ بن لەشان ساوێ بەخێربێخوا ماوەسەیان سەرێک لە شێو بین وڵا با بچین هەرڵات زۆر خۆڵی چوبوونەوە بەڕاستی ماوەسا مسەفا ینی کۆمەڵی کارەساتی گێڕایەوە ئەم شتانە من بیرەکەم بیکی بە فیلمش زۆر جوان دەرە بەتەکیت بەداخەوە یانی بۆیە حکوومەت یاریمی کوردستان ینی ئەم کەسانەی
وەکو ئاڵتون باشترین فیلمی سینەمای لێ بەرەمە هات شانی ژیانتەیە ئیتر پێویست ناکرد تۆ بێنی بڵێ کاکە ئەمە کارە سات وایە ئەمە دۆکۆمنت ئەوە خۆی بێتە دۆکۆمنت جا کۆمەڵێک ڤیدۆش هەیە هەر بۆ دۆکۆمنتی ماوەتە هەم ئەوروپیەکان هەم ئێرانیەکان کە تەسویرکرا بەڵام بەداخەوە وەکو باقی شتەکانی تر حکوومەتی هەرێمی کوردستان چیان کردوێتەوە لە هەمووی ناڕەحەتتر ینی مەساترەوەی تۆ مناڵ ببینی بەتەکی ناڵ ببینی ئەوەیان هەر زۆر زۆر ناڵیان بینیەوە مەسن ئەوە بەبەرچاو بەتەکیت شێف یاسڵای خوا لەبێ خوا لێ بەخێر شێفژیانەڵەی کردێ بەڕاست تەواو هەڵا لەش ساغ بێ ئەمە سوپە شێفژیان ئەو نیسکەکەی بەڵێ شەمە تێکەڵی ناکەین ینی هەر ئەو ئەیکەی بەسەر قات دەقات ئەوەی تر دوایی بە قاڵبی توانین دەریکی لەگەڵ ئەو برنجە جوانەیە خۆین دەستخۆ شێف بەس برنجەکە کەم نییە من زۆرم برسیێدانیان گەنەوەڵی بەس بۆ منی لێناوە شێف نانە زۆر برنجی ترمانەیە برنجی کەشمان هەیە ئەوێت دەمجیکە بەس شێف ئەمایان بۆ مندانێ بینی خۆمان ئەمە زۆر خۆشەمە بە بزانانی ئەوەی خوارەوە قەل درێژە شکڵی بین چەند جوانە ئەو برنجی دۆلفیسی ئاوەیە کاکە ئەوە قەڵخڕە بەڵێ بەڵێ من قەڵخڕە خۆم درێژەکە بۆ کاکەکاندان قەل درێژ خۆ ماوەسات بینی چۆن لەگە ڕازە لە ماڵە بۆ ڕازێنەوە میوەش وەڵاهی خوازای باتەوە ماڵەوەمان ینی ڕەمەزانان شتی زۆر تایبەتە خۆ لەش ساڵێ لەگەڵیەوە ئینشاءالله ماوەسە زۆر ئەنی جوانە ئەوان ڕازاندنەوە بۆ میوە شێف زەڵاتەوە جا شێف ژیانەمە تۆ ئەتەوێت شەربەتەکە نەخوینیان بەزەم تریانە بخۆین وڵاتی خۆی شاسی کەسی گەبارێکێت ترێکەش ئەخوات جاڵاوێ انشاءالله دانیال جیانبەر تۆکەوێت نامێ ئێوارە من کەم لێرە بم شێف دیار کەمێک باز لە زەڵاتەکەمان بۆ بکەیتەوە بەسە چا چاو خۆش بێخۆ زەڵاتەکەمان بە کەلەرم کردومانە نییە ماوەسە سالا برنجەکە زۆر جوانتر جوانە کاکە من بۆ یاڵم ئی خوارەوە ناخۆم جوانە دەست خۆش شێف بێنێ دەست ئەوێ بینەرانیش داوای لێبوونیان لەکەین بەڵام ئەوەیە کاتی بەربانگە و تۆزێ برسیان ئەم دیمەرانە پیشانەیە بەڵام بۆ زیاتر ئاشنابوونی خانمانە فێریەکەمان ڕازانەوی ماوە جارێەوە هیچ باشە یانی شتی کەشی ماوە تۆز دەپشتی دیکۆرێکی بۆکەین زەڵاتەکە چۆن ئەوت کردووە زەڵاتەکەمان ئەوە کە لەرمە سپی و مۆرە بە ڕووبەهەنار و ئەوانەوە دروستم کردووە بە خیار و تەماتە و گێزەر تۆزە ڕازانەوەیکی جوانمان بۆ کردووە جوان ئایلی مۆشی تایە شێف جیاوازی تەماتەی ئەم تەماتە وردە و تەماتەی گەورە چییە ینی جیاوازەکەی ئەمەم تەماتانە جوانکاری پێکەی تاما جیاواز نییە یەکشتا بەڵام ئەوەی هەیە ینی تۆ توانی بۆ هەمووش لەو هەموو شتێک توانی بەکاری بێت بە برنجی سووری توانی بەکاری بێن خرا بە ساغی تێکەی بۆ تشریبەتایبەتدارم برنجەکەمان پیشان بن برنجەکەمان داڵتی پێ ناکردون برنجەکەی پیشان بە بەسانە بە تەمان بەس هەری خۆمە بەس سامە شێخێنتە چاو کاکە دانیال ئەبزانم سەسەرە بەخێراتی میوانەکەمان بکەین بەڕێز فرن ئەفەم بێمەیرە شوێنەکەمان بگۆڕین کێشە یەک نابێ باش باز لە هۆکار و نیشانەکانی قژەڵوەری بکەین زانی هۆکارەکانی بۆچیە گەڕێتەوە بێکێک لە هۆکاری سەرەکی بۆ ماوەیە بەتاکی تو بۆ ماوەیە ماوەسا من لە دایکمەوە بەڵێ بۆ ماوەیە ڕێک چۆتەوە سەر دایکیشم ماشەڵا باوکم ێستا باوکم کوێی لێبێ ڕێک منیش بە عکسی تۆ خوا من چوومەتە سەر دایکم بەڵام باوکم ماشەڵای لێبێ ئێستاش ئێستا گوێ لێ بەڵێ ماڵا بێ باسی مەکە با بە چاو نەبوو ئێستاش قژی زۆر باشە ماشەڵا وەڵام منیش باوکم ینی قژی نییە بەس باشە مامە دانیاری تۆ من لە خاڵەکان مەچمەڵ ینی قژیان پڕە ئەروەڵام مامەکان مەمووی هیچ وەڵام من خاڵەکان و دایکم وانە تر هەر قژیان پێوە نییە ئێستا زۆر جوان ئایبی نییە بەلەو زیاتر نەبێ ئەخرەوە ئیشمان تیا کرد خێراتنی میوانەکەمان بکەین بابێت کاک زۆیجان خۆ بەخێر بێت فەرموو هەل لە پەخشای خۆ بەخێر بێت ئەدوی سەرچاوی من بەخێر بێن حاڵە حاڵەت بەخێر بێنە فەرمون خۆ بەخێر بێت ئەروەڵا هەلا دەن لە خۆتە دەنێک کێشەی نییە خێر بێخوا دکتۆر هێمن زەمان پزیشکی پسپۆری پێست و جوانکاریەکێک لە دکتۆرە باشەکانی شاری سلێمانی خۆ بەخێر سەرچاومە کاک زۆر
پرسیاری چاکمانە بێ بۆ زمان لە ئێمەوە دکتۆر قژی خۆت چاندوتە تۆیان ئەسڵیە پشتەوە ئەسڵێ و پێشەوە چاند بەڵێ هەردووکی تایە ئی منی ژوایە بەڵێ کاک دکتۆر ینی هۆکار تەبان زۆرە بۆ قژ هەڵوەرین ینی بەدەل لە بۆ ماوەی هۆکارەکان چی نەگەر بەوردی بۆمان باسکەی کە ئەم قژ هەڵوەرین بۆچی ئەگەڕێتەوە تاوان هۆکارەکانی قژ هەڵوەرین هۆکاری زۆرمان هەیە بەڵێ بەڵام باوترینیان بۆ ماوەیەکەوە ئێمە زۆری بینین با بڵین تاوانە و بۆ ماوەیە دوو جۆری هەیە ڕوتانەوەی بۆ ماوەی پیاوانمان هەیە هی ئافرەتانیشمان هەیە ئەنی بە هەمان شێوە چۆن لە پیاواندا بۆ ماوەی قژەکە ڕوتێتەوە لە ئافرەتانی شاڕۆدا بەڵام فەرقەکەی چێ لە ئافرەتانە وەکو پیاوان ناچێتە دواوە با بڵین لەو خەتێک کە سەرەکە بە دوو بەشەوە با بڵین عادەتە نافرەتیش ئاوا قژەکەی کەشانەکەیکە بە دوو بەشەوە لەوێوە تەنکێکە دەرەکەوێت و لە بینی تاڵەکانە با بڵین عەدەدی ژمارەی تاڵەکان کەمە بێتەوە وەکو پیاوان ناچێتە دواوە یاخود بە تەواوەتی سفر ببێت سەبارەت بە هۆکارەکانی ترکە بێتە هۆی ڕوتانەوەی قژ باوترین هۆکارەکان ئەوەیە کە پێوتە تیلۆجین ئەفلۆڤیەم یاخود ڕوتانەوەی بە لێشاو ئەم ڕوتانەوەی بە لێشاوە لە کۆمەڵێک حاڵەت تا ڕوئدات کاتێک کەسە دووچاری زەبرێک یاخود فشارێکی یا فیزیکی یاخود دەرونی ئەبێت بۆ نمونە خوێندکارێک پۆلی 12 سترێسێکی زۆری هەیە با بڵین بەهۆی ئەو سترێسە زۆر و فشارە زۆرەیەوە کە لە کاتی ئیمتحاناتە هەیەی لەوانەیە لە دوای تەواوبوونی ئیمتحانات و فشارەکان هەسکات بە لێشاو قژی ئەوەرێت ئێمە ئەمە ڕۆژانە لە هەم لە نەخۆشخانە هەم لە کلینیک ئەبینین با بڵێن ئەم گەنجانێکە بەهۆی ئەمەوە هەنێ هۆکاری ترمان هەیە بۆ نمونە گۆڕانکاری هۆرمۆنات ئەمە بە تایبەت لە خانمانە با بڵێن زۆر و ئەدات بە تایبەتی لە کاتی دووگیانیە یاخود بەکارهێنانی هەنێک دەرمانە با بڵێن کەەوە ئاکات کۆمەڵە گۆڕانکاری دوو سەکات لە کاتی مەسەن دووگیانیە بێ یاخود لە کاتی زەیستانیا بێ و ئاکات کە ڕوتانەوەی قژیان مەسەلەن زۆر بێت و زۆر هەستی پێ بکەن کۆمەڵێک هۆکاری ترمان هەیە وەکو نەخۆشی بۆ نمونە نەخۆشی دەردەڕێوی ئەوەی کە لە ناو خەڵکا با بڵێن بە جۆرێک گەڕینە دەردەڕێوی ئەوەی کە بە شێوەی پەڵەپەڵا با بڵێن مۆکان ئەوەرێت جاری وهەیە لەوانەیە دەردەڕێوێکە فراوان بێت تەنانەت برۆ و برژانگ و هەموو مووی جەسەشی بگرێتەوە لەگەڵیدا بوارێت حاڵەتی ترمان هەیە ئەو حاڵەتانەی کە بەهۆی بەکارهێنانی دەرمانەوە بێت بەنوونە بەکارهێنانی چارەسەری کیمیایی ئەم کەسانەی کە تووشی نەخۆشە قورسەکانی وەکو شێرپەنجە ئەمانە بن هەندێک چارەسەری کیمیایی هەیە بۆیان بەکارهێنرێت و لە هەنێ حاڵەتی تریشمان هەیە کە شێرپەنجەنی بەڵام ئەم چارەسەر قورسانە هەم بەکارێت و ئاکات کە قژیان بە لێشاو بوەرێت و تووشی ئەم خەڵەتانە ئابن دکتۆر توێژنوێکم خوێن پێش بەرنامەکە باسی لەوە دەکرد کە لە سەدا 60 ڕاڕایی و قەلەقی بەدەل لە بۆ ماوەی قەلەقی و ڕاڕایی ینی زۆ کاریگەریە بێ لەسەر قژۆڕی ممکنە ئەم شتە هەڵبەتە قەلەقی یەکێکە لەو هۆکارانەی تەسیری لەسەر هەموو ئەندامەکانی جەستە هەیە لەسەر گەدەشی هەیە بەڵێ بە دڵناییەوە کاریگەریەکی تەواویە بێت کاتێک لەسەر هەموو ئەندامەکانی جەستە کاریگەری جێهێشت پێست و قژیش یەکێکن لەو ئەندامانەی کە ڕاستەوخۆ وابەستن بە باقی ئەندامەکانی تری جەستەوە بۆیە کاریگەری ئەبێ بە دڵناییەوە لەسەری وەکو پێشتر باسم کردوە نمونە ئەو خوێندکارانەی کە فشارێکی زۆرە هەیە لە پۆلی 12 یاخود هەندێک حاڵەتی تری دەرونیمان هەیە کە ئەم کەسە زۆر قەلەقە بێت و ئاکات کە قژی بە لێشاو بوارێت دکتۆر ئێمە وەکو بێژەر و پێشکەشکار زۆر کات ناچاری مجەیفە بەکارێنین بەڵێ ئەو گەرمی مجەیفە دوجار دوای مجەیفەکەت جێڵ دوای جێڵ ئەو شتەی تر چیە سپرا ئەمانە کاریگەریان نییە بە دڵنایەوە کاریگەریان هەیە لە یەکەمیانەوە دەست پێ بکەین لە بەکارهێنانی مجەیفەکە ئەمە هەم گەرمیەکی زۆری هەیە هەم هەوایەکی وشکی هەیە ئەمە هەردووکیان خراپە بەڵام پێویستێکی دەتوانین بڵێن ڕۆژانەیە یاخود بە تایبەتی ئێوە یاخود ئەو خەڵکانێک کە ئیش و کارەکان بە جۆرێکە ناچارن بەکاری بێن یاخود بە تایبەتی لە وەرزی زستانە ناچارێت بۆەوەی کە نەخۆش دەکەوی سەرمانە بێتوانە مجەفە بەکاربێنی بەڵام
لەگەڵ بەکارهێنانی مجەفەشە کۆمەڵێک ڕێنمایی هەیە گەڕە چاو بکرێت زیانەکانی کەمترە بێتەوە بۆ نمونە ئەگەر دیقەتتانیا بێتە هەمویان دەرەجەی گەرمی لەسرە باشە دەرەجەی گەرمەکەی دابزێنرێت و زۆرش لە نزیکەوە بەکار نەهێنرێت ینی لە جیاتیەوەی تۆ بۆ نمونە بە 3 دقە قژت وش بکەیتەوە با بە 5 دقە با بە 6 دقە وشکی بکەیتەوە بەڵام بە گەرمێکی کەمتر بۆی زیان نەگەێنە بە تاڵەکانی قش بیرمان نەچێت تاڵەکانی قش بە تایبەتی لەو کاتەیە کە تەڕە زۆر ناسکە بێتەوە ینی بە ئاسانتر ئەتوانیت کە زیانی پێ بگەێنیت بە تایبەتی لە خانماندا لە کاتی ئەو کاتانێک کە بۆیی یەکان یاخۆت ئوتوی ئەکان یاخۆت بجەفەیەکی زۆری یەکان تر بۆیەکی زۆری لێئێن ئەم قژە تەڕە ئەم مادەکیمیانی بۆ بەکارهێنرێت لە کاتجا بە دوایی یا ئوتویەکی زۆر گەرم بەکارێنن بە دڵنایەوە زیانێکی زۆر زۆر بەر قژەکە ئەگەێنێت وای لە کات کە بەشێکی باش لەو تاڵانە ئەگەر نەشمەرن و نەوەرن لە کوردڵێ ئاڵە بە قوربانی مردنیە کات زەئیفیە کات و ئاکات لە چەند مانگی داهاتوە لە چەند ساڵی داهاتوایتر ئەومە بەرە و لە ناوچۆن بڕوات جێڵ و سپراکە ئەی جێڵ و سپراکەش بە هەمان شێوە خۆ دەزانی ئەمانە مادەی میایان تایە ئەم مادە کیمیایانە بە تایبەتی ئەگەر بێت و کوالیتی ئەمانە کوالیتێکی باش نەبێت هەرچەنە کوالیتی باشەکانیش لەبەرەوەی کە پێکاتەکە پێکاتێکی کیمیاییە و مادەی زۆری تایە بەشی خۆی هەرزیان دروستەکات بەڵام گەر کوالیتی باش بێت دەتوانین زیانەکان کەمتر کاتەوە چەند بە قژەوە بێ بۆی کەمترین زیان بکەین تەمان ئێمە جاری وایە شەو ڕۆژێک یان بڵێم 12 ساعت بە کە داواممان هەیە بە قژمانەوەی ئەکرێ چەند گونجاوە تەندروستە بە قژەوە بمێنێ باشترین کار ئەوەیەک لەگەڵ تەواوبوونی ئیش و کارەکە تا بتوانیت بیشۆی باشترە زیانەکانی کەمترە بێتەوە تاوەکو زیاتر بە قژەکەەوە بمێنێتەوە و خەوتن بەم سپراوە بە و جێڵۆ ئەمانەوە جارێکی تر تۆ 8 ساعتی تر واکی کە زیان بگەێنێت بەو قژە و بە پێستی بێخی سەرەکە دانیار من معاناتم لەگەڵ ینی قشتێنییا زۆرترە زۆرتی پرسیارەکەم تۆ ماشەڵا کێشە و زۆر نییە دکتۆر ڕۆتین بەڵێ ڕۆتین تا چەند دەوری هەیە بۆ پاراستنی قش مەسەڵەن هەنێ ڕۆتین هەیە دکتۆر لەوەی تێبگە هەنێ ڕۆتینی پزیشکی هەیە بەکاردێ هەڵبەتە ئەمەی کە زۆر گرنگە کاتێک تۆ قژت تەشۆیت بە شامپۆیەکی باش بەکاربێنیت چونکە شامپۆیەکی باش شامپۆەکان هەوڵ بن تا بکرێت شامپۆەکان پزیشکی بێت ینی تۆ لە دەرمانخانە بیکرێت نەوەکو لە دوکانێکا بیکرێت کە نازانیت کە چۆن هەڵبیراوە بەڵێ تۆ ئەگەر بتەوێت شتێکی باش بێت بێ پزیشکی بێت چونکە ئێمە دوو جۆر پاکەرەوەی قژمان هەیە خودت بڵین شامپۆمان هەیە هەمانە کەمالیاتیە بازاڕیە هەمانە پزیشکیە پزیشکەکە نەکەوەی کە زیان بۆ قژەکە دروستە کە پێچوانەشەوە سوودیشی هەیە وا کات کە کۆمەڵێک مادی باشی تایە کەم تا زۆر سوودەبگەێنێ بە قژەکە بەڵام ئەمەی کە پێڵێن کە بازاڕیە با بڵین زیاتر ئەمان تەرکیز و فۆکەسیان لەسەر کەفکردن و ڕەنگ و بۆنە بە پێچەوانەوە یعنی ڕەنگ و بۆن لە هەموو چارەسەرەکانە زیان بەخشە یعنی ئەگەر تۆ شامپۆیەکت بینی بۆنی زۆر خۆش بوو ڕەنگی زۆر جوان بوو ئەمە بزانەمە ڕەنگ و بۆنی تێکراوە کە هەردووکە خراپ کیمیایی بەزەبەت ینی ئەوە بە تایبەتی بۆ کەسانی هەستاریان هەیە لەوانە هەستارێکی زۆریان بۆ دروستکات ئەمە سەبارەت بە شامپۆ لەگەڵ شۆردنی قژەکەیە با بڵین ئاوی گەرم باشە ئاوی شلەتێن ینی تا بکرێت ینی لە ئاوی گەرم بە دوور بکەوینەوە باشترە ئاوی شلەتێن و یاخۆت لە وەرزی گەرمدا نزیک بێت بەلای ساردا باشترە لە دوای لە کاتی شۆردنی شاوە باشە قژەکە زۆر ئەزیێت نەدێت اینجا ئەم شامپۆتۆبیانە بەشێکی زۆریان کەف زۆر ناکەن ینی خەڵکانێک هەیە ئاسوودێنێک گەڵیانە ئەڵێ پاکی ناکاتەوە نا بەڕاستی پاکردنەوە بەو شێوازە نییە و سوودیش بەوە نیە کە کەفی زۆر لە کاتی شۆردنیشا وەکو پێشتر باسمان کرد قژ لە کاتی تەڕیە زۆر ناسکە بێتەوە بە ئاسانی توانێت بکە بە تایبەتی بۆ مناڵان لەوانەیە جاری وایە دایکەکە قژی مناڵەکە ئەشوار زۆر ئەزیەتی بات و بکاتکە بەنینۆک تێگەڵی پاک بێت بەڵێ پێویست بەوە ناکات بۆی کە نەبێت زیان نەگەێنێ بە تاڵەکانی قژەکە لە دوای شۆردنیشی وا باشە کە
بە خاولی کەوشێکرێتەوە ئەویش هەر زۆر بە توندی ئەزیێتی قژەکە نەدرێت یعنی بەهێواشی لەسەریدا بنرێت و بەهێواشی وشک بکرێتەوە لە دوای ئەمە لە کاتی بەکارهێنانی موزایفە لە پێشووترە باسمان کرد موزایفەکە لەسەر دەرەجەیەکی نزبوو لە دوورەوە بەکاربهێنرێت و بابەتی زۆر بەکارهێنانی موزایفە و زۆر بەکارهێنانی ئوتو بە تایبەتیوانێک کە قژیان لوو لە ئاەوەی خاویان بکەنەوە بەڕاستی زیانێکی زۆر بە قژەکە ئەگەێنێت دوورکەوتنەوە لەم جۆرە عادەتانە شتێکی باشە بێت وی کە قژەکە بە باشی بمێنێت هەندێک ئینێ بورەدان یارگەن پێشتر پێم وتی بۆیە هەندێ ڕۆتین ینی بۆ نمونە لێدرێ لە دوای شتن و ئەوان بەڵێ هەندێک چارەسەرمان هەیە ئەگەر ئەو کەسە بێوێ گرنگی زیاتر بە قژەکەی بات کۆمەڵێک سیڕەم و کۆمەڵێک مادەی زۆر باشمان هەیە ئەتوانیت لە دوای شۆردن بەکاری بێنی یاخود بە شێوازێکی ڕۆژانەیە خوشەوانە بەکاری بێنیت کۆمەڵێک مادەی گرنگی تایەوە ئاکات کە گەشەی قژەکە باشتر بێت و قژەکە بەهێزتر بێت و بەرگەی زیاتر بگرێت باشە زۆر کاتمان کەمە ماوەسە ساڵێ زۆر کاتەکە هەروەڵاوی گوشی ئەوترێت حتمما کۆمەڵی ڤیتامینات و کۆمەڵشتی باشن کە بۆ قژ بەهێز بکەن بەڵام زۆر جار ئەوترێت کە بە جۆرێک بوەسترێت کە خوێن بچێتەوە بۆ سەر ئەمە ڕاستە ئەنی بۆ منە قاچ بەرز بکرێت نازان شتێکی وا هەیە کاریگەری لەسەر قژەکە گەر خوێن بچێتەوە بۆ ئەو سەر بەرەو خواردبییتەوە بەرشاد لە شازەکان ئەمە شتی وابڵێنە ئەمە شتێکی ئەوتۆ نییە با بڵێن چکە ئینسان بە سروشتی خۆی یعنی لە شەو ڕۆژێکە تقریبن تۆ حەوت بۆ هەشت یا بۆ 9 سەعات لە ئەخەویت و پاڵ ئەکەویت و ئیتر ئەم فسیۆلۆژیە دووبارە ئەبێتەوە ینی وەکو ئەوەی کە تۆ بێ ڕۆژانە مە بکەی بەخوت و بەبەرەوەی کە لین بڕوات ئەمە شتێکی لە ڕووی زانستیەوە باکراوندێک زانستی نییە مەساج بەو قژە بکرێ ڕۆژانە بۆی خوێنەکە چالاک بێ لە ژێرەوە ئەوە ئەمە دەورێکی ئەو تۆی نییە با بڵین ئەگەر بەبێ بەکارهێنانی هیچ سیڕەمێکی یا مادەیەکین ببێ بەڵام هەندێک لەو بابەتانەی چارەسەر پزیشکانەی کە باسمان کرد هەیە لە کاتی بەکارهێنان ئەگەر تۆزە مەساجی باشتریان پێ بکرێت بۆی بەرکەوتنی لەگەڵ بێخی سەرەکەوڕە سلکی مۆکای زیاتر و زیاتر هەڵیم بژێت باشترە یا زۆر جار ئەمانە لەگەڵ دێرماپێنا بەکارهێنێت بۆ نمونە ئێمە لە ئەمان کە چێتە قاڵبی پرۆفیشنال تریتمنت و لایەن پزیشکەکانەوە ئەنجام بدرێت لە کلینیکا ئەم مادە میزۆسەراپیانە با بڵێن مەسەن بە شێوازی دەرزیە کۆمەڵێک ڤیتامینات و مقەوی تایە لە ڕێگەی دەرزیەوە یاخود لە ڕێگەی دەرماپێنەوەی کە بە شێوەی نیدڵە ئەچێتە ناوە مادەکە لەگەڵ خۆی ئەباتە ناوە و زیاتر کاریگەری زیاترە بێت. کاکتۆر چ جۆرە ڤیتامینێک باشە بۆ قژ ینی ئێمە ڕۆژانە لە خواردنمانە لە ئەنی هەر شتێکی دیکە گرنگی پێ بدەین قژمانەڵوتێتەوە بەڵێ خۆی هەموو دابوونەریتە باشەکان هەموو خواردنە باشەکان ئەوانەی کە بۆ هەموو ئەندامەکانی جەستە باشن ئەمانە هەمویان بۆ قژیش باشن بۆ نمونە خەوێکی باش و ڕێکوپێک ئەگەر ئینسان لە خەوێکی باشی هەبێ ڕێکی هەبێت وەرزشێکی باش بکات لەگەڵ خواردنە تەندروستەکانی ئەو خانانەی کە وەکو سەوزەکان دوورکەوتەوە لە خواردنی چەور و سوورەوەکرا و ئەمانەی کە مادەی حافیزیان تایە و مؤلەبات و خواردنی لە قوتونرا و ئەمانە یاخود فاسفودەکان ئەمانە هەمویان پێکاتەی خۆراکیەکانیان خراپە تاوان کاریگەریەکی باشیان نابێت لەنە سەر پێستنە لەسەر قژ نەسەر هیچ ئەندامێکی جەستە بە پێچوانەوە ئەو خواردانەی کە باشن وەکو ئاماژەمان پێکردن ئەمانە هەمویان کاریگەری باشیان نەبێت و واکە هەم پێست باشتر بێت هەمیش گەشەی قژت باشتر بێ بیرمان نەچێت کە مو یەکێکە لە پاشکۆکانی پێست کاتێک تەندروستی پێست باش بوو تەندروستی قژەکەش باشترە بێت. باشە کاکتۆر شتێکی دیکە سەبارەت بە چاندنی قژ چوار کەس بۆ من لای دکتۆری پسپۆرێکی زیرەک ئەم چاندنی قژە ئەنجامەدەن یەکێکیان زۆر جوان دەرەچێت دوانیان زۆر جوان دەرەچێوانی کە جوان دەرناچێ یان کاڵێکی پێوە دیارە بۆ کار بۆچی ئەمە ئەگەڕێت و یانی زۆر جامە بێتە مای دڵڕاوکی ئەو کەسی کە ئەنجامی ئەدات خۆی دوو هۆکاری سەرەکی هەیە یەکێکیان پەیوەندی بە پێکاتەی قژی کەسەکەەوە هەیە با بڵین یەکێکیان پەیوەندی بە ئەو کەسەیەوە کە چارەسەرەکە ئەنجامەدات یعنی دوو لایەنە باشە ئەگەر ئەو کەسە بانقەکەی باش بێت و بانقێکی باشی هەبێت ڕوتانەوەکەی زۆر نەبێت بەدڵناوی ئەتوانی کارێکی باشی بۆ بکرێت
بەڵام کەسێک بۆ نمونە بانقەکەی لە ساعە 20 یاخود 25 یاخود 30 ئەو شوێنەی مویتیا ماوە کە ڕووتاوەتەوە بەدڵنایەوە یعنی زۆر شاش دەرەچێت ئەمە ئەوکۆی کە پەیوەندی بە کەسەکەەوە هەبێت بەشی دووەمیانەوەی کەسێک کە ئیشەکە ئەنجامەدات ئەم کاری چاندنەوەی قژ ئەویش دوولایەنەیە یەکێکیان زانستیە یەکیان هوەریە ینی ئەو کەسە ئەبێت لە ڕووی زانستیەوە کە کارەکە ئەنجامەدات بە شێوازێکی زۆر زانستی و سەرکەوتوانە ئەنجامی بات بۆی ئەم سەرکی بوانە کە وەری ئەگریت بۆ ئەوەی کە بە زیندوی بمێنەوە نەمرێت چونکە گەر تۆ وەکو نەمامێک وایە کە لە مەشتەلێکەوە ئەیهێنیت لە مەزرعەیەک یاخود لە باخچەیەکە ئەیکێنیت ئەگەر باخەوانەکە شارەزا نەبێت و ئاگای لێ نەبێت و مەسەلەن ڕێگەکانی وشی ببێتەوە سەرکەوتوو نابێت ئەم سەرکی موانەش بە هەمان شێوەیە ئەبێت بە شێوازێکی زانستی و زۆر جوان وان مەرە بگیرێت ئەزیەتی نەیە لە کاتی وەرگرتنەکە کە پەنچەکە وەرەگیرێت سەرکەکە تێک نەچێت بریندار دەبێت هەمیش کە دائەنرێت بە شێوازێکی باش دابرێت کاتێکیش کە دائەنرێتەوە بە شێوازێکی دروست دابرێت لەگەڵیدا بەشەکەی تری لاەنە هوەریەکەیە ئەمەیە کە ئەم کەسێکی ئیشەکە ئەکاتە بێت زەوقی سەلیم بێت لە ڕووی هوەریەوە مەسەلەن بزانێت کە هیچ کەسێک دەموچاوی هیچ کەسێک خی گەورە 8 ملیار خەڵکی دروست کردووە دوو برا لە یەک ئایلەشە هیچ لە یەکتری ناچن نەک لە هیچ کەسێکی ترە هەموو هینەکانمان جیاوازە وای گەورە وای دروست کردووە تەبەن ئەم جیاوازیە لە قژ و لە ڕیش و لە سمەڵ لە هەموو شتێکی ڕێگایەتەوە لەبەرەوە کاتێک چارەسەرەکەشی بۆ ئەنجامەدرێت دەبێت هەر کەسە بە پێی خۆی چارەسەرەکەی بۆ ئەنجام بدرێت و نەک ئەوەی کە بیرکاری لە یەکزایدنێک لە ئیشی چارەسەر و چاندنەوە و ئیشی جوانکاری و ئەمانەیە لە ئیشی بزیشکیانەیە کاک دانێ هەر لە قژلا نەدەین نەچینە بابەتی پێسەوە بۆنە وەڵام دوو پرسیارمە بێ هەر با لە بابەتی قشەکە بینە دکتۆر ئێستا بۆ نە ئێمە لە ڕوومەتە بەنی بەم و کێشدەریەکەی بۆ نە بە گوێزان لایە بەیت هەر دێتەوە بەڵێ بۆ قژوانیە بۆی مووی دوموچاو بەڵێ هەڵبەتە ئەمانە جۆری وەکان با بڵێن ئێمە چەند جۆرێکی مومان هەیە شتێکی تر وەکو لە ڕووی زانستیەوە یەکێکە لە شتە بەهێزەکان لە توانە و دەسەڵاتی خی گەورە تۆ گەر جوان بیری لێ بکەیتەوە ئەڵەی بۆچی بەکانی پێشی سەر و تەپڵی سەر ئەڕوتێتەوە بەڵام پشتی سەر ناڕوتێتەوە ئەمە هەڵەگری ئەخێتە ئەوێ ئەمێنێتەوە هەرخوای گەورە سەلکی مەکانی بە جۆرێک دروست کردووە هەندێک لەو سەلکی موانە ریسێپتەر یاخود وەرگری تایبەتی هۆرمۆنی نێرینەیان پێوەیە جا ئەم هۆرمۆنی ئەندرۆجینە هەر سەلکەمویەک ئەم ریسێپتەرە ئەم وەرگری پێوە بێت لە ناوی ئەبات ئەوەی کە پێوەی نەبێت نایناسێتەوە ئەمێنێتەوە یعنی ئەمە بێش ئەو کەسێک کە قژی ئەڕوتێتەوە لە دواییە کە کاری چاندنەوەی مووی بۆ ئەکرێت مۆکە ئەمێنێتەوە یعنی هەندێک کەس هەیە وا ئەزانێت ئەڵێ جارێکی تر ئەمەش ناوەرێتەوە نە لەبەرەوەی کە سەلکی مۆکە لەلایەن هۆرمۆنی نێرینەوە ناناسێتەوە تاوەکو لە ناوی بەرێت ئەمەی تۆشکە باسیەکەی ئەومانەیەوێ ئەمانە پەیوەندیان بەم ڕیسێپتەر و تایبەتمەندانی مۆکانەیە کە خی گەورەوا دروستی کردووە هەرێکی بە جۆرێک دروستی کردووە زۆر باشە کاتمان نەماوە کاک دکتۆر زۆر بە کورتی هیچ ڕێنمایەگەیە بۆ خواردن بۆ ئێواران بۆ پاشێ و بۆ قژ بەهێزبیا بۆ پێست باش بێت بەعام بە شێوەیەکی گشتی با بڵێ نەتوانین بڵێن ئەو خواردنانەی کە ماست و بابەتەکانی تر لە بەڵێ ماست و شیرەمەنی پێکاتی باشیان تیا سوود بەخشن چارەساتەکان بە تایبەتی گازۆ و بادەم و فستەق و گوێز و ئەمانە پێکاتی باشی تیانە خواردنە دەریایەکان ئەمانە ئۆمێگا-3 و ئەمانەیان تایە سوود بەخشن ئەو پێکاتە باڵێن سەوزەکان و میوە هاوینەکان بڕێکی باش لە ئاویان تایە کە شێداری هەم بە پێست و ئەم کاریگەریان نەبێت لەسەر قژیش با بڵێن ئەمانە بە شێوەیەکی گشتی لەو خواردنە باشانن کاتوانن لە ڕەمەزانە لەسەر سفرەکان هەبێت و لە خواردنی مەسەرەن کۆمەڵێک پێکاتەمان هەیە وەکو خواردنەوە گازیەکانی وەکو کۆلا و پێپسی و هەروەها چای ڕەش کە زۆر باوە لە لای خەڵکە ئەمانە چونکە ئەبنە هۆی ئەوەی کە کۆمەڵێک کانزا و مادەی گرنگ بگرن و لەگەڵ ئاوە بیکەنە دەرەوە پێچوانەوە مەسەرەن چای سەوز سوود بەخشە خواردنی ئەو سەوزانەی مەسەرەن
کاهو خیارۆمانە بڕێکی زۆر پێکاتی ئاوی تایە بۆ جەستە ئەیگەڕێنێتەوە و لە هەمان کایشە کۆمەڵێک مادەی ڤیتامینات و باشی و سوودبەخشانتیایە. زۆر باشە، زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئێمە زەمان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری زۆر پرسیار لە مێشکایەتی پرسیاری زۆرم ماوو بەس نازانم دەرێنەرەڵێتەوە وڵای زۆر پێمە لێرە ئەڵە کات نەماوە تا دکتۆر بەرنامەکە لە خزمەتانە خزمەت لە ئێمەوە ئەگەر میوانداریمان بکە لە لامان بمێنێتەوە لە خزمەت یابی سپاسان دەکەم. لێرە بە کۆتایمەش بە بەرنامەکە بێنی ئەگەر تۆش پرسیارە و دوای بەرنامەکە ئینشاءالله. خۆشەویستانمان بەم شازاتینە کۆتایی بەرنامەی گوڵستان تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین لێرەوە ئێوە یازیجیش دوعای خێر بۆ ئەو پێشکەشکارانی دیکەمان بکەن کە مێناساخن ئینشاءالله زۆر بەزووی باش بنەوە کاکدانا و کاک شێخفاتیە تا بەرنمەیەکی دیکەی گوڵستان بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت. ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قبول بێ بەخوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ خۆش بێ. دەست خۆش.